بەشی چوارەم سەمای ڕامیاری بەغداد هاوینی 2003 لاپەڕا 108 لەو کاتەدا کە پسپۆڕانمان کۆششیان دەکرد بۆ دانانی پلانەکانی چاکردنی ئابووری عێراقی، گروپێکی تر لە دەسەڵاتی کاتی هاوپەیمانان کاریان دەکرد بۆ دەستکردن بە پرۆسەی چاکسازی سیاسی. لە 22 ئایار مایۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەنگیدا بۆ لابردنی سزاکان لەسەر عێراق کە لە ساڵی 1990 سەپێنرابوو بەسەر ڕژێمی سەدامدا. بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش ژمارە 1483 داوای لە هاوپەیمانان کرد لەگەڵ نوێنەری نوێی ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکاندا کار بکەن بۆ ئاسانکاری ئەو پرۆسەیەی کە دەبێتە هۆی دامەزراندنی حکوومەتێکی عێراقی نوێنەرایەتی و دامپیاندراو لەسەر ئاستی نێودەوڵەتی. بڕیارەکەش ناوی لێنرا ئیدارەی کاتی هاوپەیمانان. دوانیۆڕۆی ڕۆژێکی گەرم بەسکۆت و ڕۆیانم ڕاگەیاند ئەم بڕیارە بوارێکی گەورە بۆ ڕاڕایی بەجێ دەهێڵێت. بەپێی بڕیارەکە دەکرێت نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان لە بەغداد ئەرکی بنیادنانی ئیدارەیەکی کاتی ئاڵۆز بکات. ئەگەرەکانی هەستانی عێراقیەکان بە جەمکردنی هاوپەیمانان و نەتەوە یەکگرتووەکان یەک لە دژی ئەو دەبێتە مای نیگەرانی. لەبەرەوە دەستمان کرد بە بژاردکردنی استراتیژە ڕامیاریەکەمان. پاشان بڕیارماندا بەسەر ئیبراهیم جەعفەریدا تاقی بکەینەوە. سەرکردەی شیعی حیزبی داعوەی ئیسلامی لە شاری کەربەلا سەردانمان کرد. لە کاتی ڕۆیشتنمان بە ئۆتۆمبیل بەرەو باشووری بەغداد بەناو گوندە کشت و کاڵێ گەنم ڕەنگیەکاندا وتوێژمان لەبارەی پلانەکەمانەوە کرد. هەستم کرد پێویستە لەسەرمان بە خێرایی ئیدارەی کاتی عێراقی دابمەزرێنین بۆ ئەوی بۆ عێراقیەکانی بخەینە ڕوو کە هاوپەیمانان سوورن سەبارەت بە چاکسازی ڕامیاری و پێدانی بەرپرسیارەتی پێشوەخت پێیان بۆ ئەوەی خۆیان فەرمانڕەوایەتی خۆیان بکەن. بەڵام پێویستە ئیدارەی کاتی عێراقی نوێنەرایەتی هەموو عێراقیەکان بکات. پێشتریش بە گروپە 7 کەسەکە نەفیکراوەکانم ڕاگەیاندبوو کە ئەوان لە ڕووی نوێنەرایەتیکردن و لە ئەستی پێویستدانین. عێراقیەکان نوێنەرایەتیکردنێکی فراوانتریان دەوێت، هەروەها سەرۆکیش ئەوەی دەوێت. هەر ئەمەشە کە هەروەها نەتەوە یەکگرتووەکانیش هەوڵی بۆ دەدات. بەڵام من لە هاوپەیمانانمان دەوێت نەک لە نەتەوە یەکگرتووەکان بە ئەجەندە سیاسێتە مەمژاویەکەیەوە سەرکردایەتیکردنی پاڵدانی ئەم پرۆسەیە بۆ پێشەوە لاستەوە بگرێت. ئەگەر توانیمان فشار بخەینە سەر گروپە 7 کەسێکە بۆ ئەوی بەزووترین کات فراوانی بکەن بۆ کۆمەڵێک کە زیاتر نوێنەرایەتی بکات و نزیکەی 30 کەس لەخۆ بگرێت، ئەوە هاوپەیمانان دەتوانن بە شێوەیەکی فەرمی ناوی ئەو دەستە فراوانکراوە بنێت ئیدارەی کاتی و بە خێرایی دەسەڵاتی وەزاری پێ بدات. بەڵام لە کاتی پێشڕەویکردنماندا پێم وت هەروە پێویستە لە سەرمان پلانێکی نوێی درێژخایەندا بنین. ئەوەش کارێکی درێژی دەوێت. بە نمونەی بواری ئابووری خراپ فەرمانڕەوایەتیکردنی عێراق زیانێکی گەورەی بە پەیکەری ڕامیاریش گەیاندەبوو. ئەوەش لە ماوەی شەو ڕۆژێکدا چاک ناکرێتەوە. زوڵم و ستەمکاری لە ماوەی 30 ساڵدا ئیدارەی مەدەنی و قەزا و هەموو دیمەنێک لە دیمەنەکانی حکمی نوێنەرایەتی شێواندەبوو. هەڵبژاردنەکان و حکمی یاسا تەنها بانگەشەیەکی ساختە بوون. عێراق پێویستی بە دەستوورێکی نوێیە کە عێراقیەکان بینوسنەوە بۆ ئەوی شوێنی بەڵگەنامەی ساختەی بەعسیەکان بگرێتەوە. پێشم وایە دەستووری نوێ بۆ پێناسەکردن و ناساندنی کۆمەڵێک لە سنوور بۆ سیستەمی ڕامیاری پێویستە. ناکرێت هیچ بەڵگەنامەیەکیش بە تەنها گریندی ئایندی عێراق بکات. بەڵام دەستووری نوێ دەکرێت یارمەتی دەربێت لە داڕشتنی ژیانی ڕامیاری وڵاتدا. ئەو بربەست و ڕێوشۆن و هاوسەنگی پێویستەکان پێشکەش دەکات بۆ ڕژێمی ڕامیاری، بە سەلماندنی مافی هاوڵاتیان و ئەرکە بنەڕەتیەکانیان لە یاسادا و دیاریکردنی پەیوەندیەکانیان لە نێوان دانیشتوانی عێراق و ناوچەکانی دەکرێت بەڵگەنامەکە بەشدارێکی گەورە بکات لە سەقامشیرکردنی وڵاتدا. هەموو عێراقیەکان کە ڕاوێژمان پێکرد بوون ڕازی بوون لەسەرەوەی کە دەستووری نوێ چالاک و کاریگەر دەبێت. زۆر بەشیان ئاماژەیان کرد بۆ دەستووری بنەڕەتی وڵات هی ساڵی 1925 کە لە سای بەریتانیەکاندا تەبەنی کرابوو. پاشان کۆمەڵێکی هەڵبژێردراو کە نزیکەی 100 کەسی لەخۆ دەگرت، زۆربیان سون نەبوون، ئەو بەڵگەنامەیان ئامادە کرد کە لە ڕاپرسێکی گشتیدا دەنگی لەسەردرا. بەڵام دووبارە بوونەوەی ئەم ئەزموونە لە ئێستادا بە شێوەیەکی نوێنەرایەتی واتە کۆکردنەوەی شەبەنگێکی فراوان لە عێراقیە بەتوانەکان کارێکی زەحمەتە. ئێمە هیواخواز بووین ئەوە هەندەر بێت لە وەروژاندنی مشتومڕ و چێبڕچیەکی فراوان لە ناوەندەکانی ڕاگەزە جۆراوجۆرەکانی دانیشتوانی عێراقدا و دانانی دەستوورێک کەوا گەلی عێراق لە ڕێگەی ڕێفراندۆمەوە لەسەری ڕازی بن.
ئەنجامدانی ئەوەش زەحمەت دەبێت و کاتێکی درێژی دەبێت، بەڵام پێویستە دەرەنجامەکە لە دەستکردی عێراقیەکان بێت. بە هاوڵەکانم ڕاگەیاند بێگومان دیموکراسیەتەکە جیاواز دەبێت لە دیموکراسیەتی ئەمریکا یان بەریتانیا، بەڵام لەبەرەوەی عێراقیەکان پێویستیان بەکات هەیە بۆ داڕشتنی سیستمەکەیان، ئەوە دەستور و دەنگدان لەسەری پرۆسەیەکی خاو دەبێت لە استراتیژیەکەماندا. پێم وایە ئێمە ناوی دەنین استراتیژە خێرا خاوەکەمان. کاتێک کاروانی ئۆتۆمبیلەکان چوونە ناو دەوروبەری کەربەلاوە، بەڕایان و سکۆتم ڕاگەیاند بنیادنانی حکوومەت بە خێرایی، بەڵام ڕێگەپێدانی پێویست بۆ نووسینەوەی دەستور. لە نووسینگەیەکی سادەدا لە کەربەلا لە نزیک مەزاری ئیمام حوسێنی کوڕی عەلی چاومان بە دکتۆر ئیبراهیم جەعفەری کەوت. ئیمام حوسێن مەزنترین شەهیدانی موسڵمانە شیعەکانە. جەعفەری کە پزیشکێکی جەستە کەمگۆشت و لاواز و مەزاج توندا لە ناوەڕاستی پەنجاکانی تەمەنیدایە. چەند ساڵێک لە بەریتانیا ژیاوە. بە خێرایی قسەی دەکرد و بە ئاماژە و دەست جوڵاندنەکانی پێداگری لەسەر ئەو خاڵانە دەکرد کە باسی دەکردن. جەعفەری ئەو ئاگادارکردنەوەی دووبارە کردەوە کە لە کاتی یەکەم دانیشتنم لە هەفتەی یەکەمی هاتنم بۆ بەغداد لەگەڵ گروپە 7 کەسێکەدا وروژاندی. بەعسیەکان پێیان وایە دەتوانن دەسەڵات بەدەست بێننەوە، بۆیە پێویستە ڕابگیرێن. پێم وا بۆ ئەو زانیاری وردیلایە، وەک بە سرۆک بۆ شێشەم ڕاگەیاند لە قەتەر لای هاوپەیمانان راپۆرتی معقول هەن لەبارەی موسڵمانە دەمانگیرەکان کە لە دوورگەی عەرەبیەوە دزە دەکەن بۆ عێراق و زۆر جار لە مزگەوتەکاندا پەیوەندی دەکەن بە بەعسیەکانەوە. ئەوان شیعە بە هەڵگەڕاوە دەزان و هێزەکانی هاوپەیمانە ناموسڵمانەکانیش لە عێراق پیرۆزەکانیان پێشێل کردووە. کۆمەڵێک بەڵگەش هەیە ئەوە دەسەلمێنن کە ئەو توندڕەوانە ڕەنگە بیانوێت زەمینەیەکی هاوبەش بدۆزنەوە لەگەڵ بەعسی ئەلمانیەکاندا. پەیماننامەیەکی ناپیرۆز دژ بە دژمنێکی هاوبەش. بە پێی ئەزموونی پێشوم لە بنبڕکردنی تیرۆردا دەمزانی ئیسلامیە توندڕەوەکان قەڵەمڕەویەکی گەورەیان لەناو قاعیدەدا هەیە. بیرم لە کۆمەڵای ئێسک و پروسکەکانی حلە کردەوە. جەعفەریم دڵنیا کردەوە هاوپەیمانان ڕێگە بە گەڕانەوەی بەعسیەکان نادان بۆ ئەوەی جارێکی تر دەست بەسەر وڵاتدا بگرنەوە. کاتێک کە من خەریکی خواردنەوەی چایەکی گەرم بووم، پرۆسەرامیار خێراخاوەکەم ڕوون کردەوە کە لە ئێستاوە و دوای دەرکردنی بڕیاری ئەنجومەنی ئاسایش دەست پێ دەکات. جەعفەری نیگەران بوو. حیزبەکەی حیزبی داعوەی ئیسلامی لەبەرەوەی دەستوەشێن و بەهەڵمەت و لەژێر فەرمانڕەوای سەدەمدا زۆری چەشت بوو. ها ئەوە تا ئێستا و دوای گەڕانەوەی لە منفا لە ئێران سەرقاڵی پتەوکردنی بنکەی دەسەڵاتەکەیەتی. وا دیار بوو ئەو پێڕەوێکی هێواشی پێ باشترە. لە ڕێگەی وەرجێڕەکەی وتی جەنابی باڵۆز بریمەر، تۆ لەبارەی چەند ڕۆژ و چەند هەفتەیەک لە مشتومڕەوە قسە دەکەیت کە ئەنجامی دەدەین، بەڵام ئەوە بۆ ماوەی چەندین دێ و سەدا کار دەکاتە سەر گەلەکەمان. لەبەرەوە پێویستە لە سەرمان زۆر بە ئاگاییەوە هەنگاو بۆ پێشەوە بنین. جەعفەری پیاوێکی ڕۆشنبیرە، خوێندنی پزیشکی لە مووسڵ تەواو کردووە. ئەو شارە فراڕەگەزەی دەکەوێتە باکۆر. و من قسە لەگەڵ سیاسێکی ئەزموندیدەییدا دەکەم. ئەو لە ئایندارە توندڕەوەکان نییە، سەرڕای ئەوەی ناوی پارتەکەی حیزبی ئیسلامیە. لە دوای شۆڕشی ئیسلامی لە ئێران لە ساڵی 1970دا زۆرێک لە خۆراوایەکان پێیان وابوو هەموو شیعەکان دەمەرگیر و ئایندارێکی بەراین. ئەم بۆ چوونە هەڵەیەش بووە پاڵپشتێک ئەو وێنە دووبارە بووەی کە تەلەڤیزۆنەکان لەبارەی ئەو میوانانەوە نیشانی دەدان کە شەلاق و زرێ لە خۆیان دەدەن کاتێک سەردانی مەزاری ئیمام عەلی دەکەن و خوێن بە کراسەکانیاندا دێتە خوارەوە. بەڵام ڕەنگە ژمارەی ئەلمانی عێراقی شیعەکان کەمتر نەبێت لە ژمارەی ئایندارەکانیان. لەناو پارتەکەی ئیبراهیم جەعفەریشدا لە هەردوو جۆرەکە هەیە. هەروە من هەستم بەلایانی ئەلمانیش کرد لەودا. وتم بەڕێز جەعفەری، بە گونجان لەگەڵ بڕیاری نەتەوەی گرتوەکاندا هاوپەیمانان دەیانەوێت بە خێراترین کات کە ممکن بێت ئیدارەیەکی کاتی بنیاد بنێن. ئێمە ئومێدەوارین کە سەرکردە بەرپرسەکان لە تایەفەی شیعەی هاوکاری ئەم هەوڵە بکەن. گومانی تیادا نییە ئەگەر ئەمڕۆ شیعە هەمان ئەو هەڵەیە دووبارە بکەنەوە کە لە ساڵی 1920 کردیان، ئەمە بە تراژیدا دادەنرێت. وەک دامپیانانێک بۆ ئەوەی کە ئاماژەم پێکرد سەری ڕاوەشاند. لە دوای جەنگی جیهانی یەکەم کاتێک هێزەکانی بەریتانیا هاتنە ناوچەکانی ئیمپراتۆریەتی ڕۆخاوی عوسمانی لە وڵاتی نێوان دوو ڕووبار، شیعەکان جۆراڵی مەرجەعاینەکەیان کرد بەوەی هاوکاری خاچپەرستەکان نەکەن. ئەو بڕیارەش شیعەی پەرابەست خست لە فەرمانڕەواییکردنی وڵاتەکەیاندا و ئێستا دوای 80 ساڵ ڕزگارکردن هەلێکی نوێیان پێدەبەخشێتەوە.
لە بەرامبەردا عەرەبە عێراقیە سوننەکان کە بۆ ماوەی چەندین سەدە لەسەر حکمی عوسمانیە تورکە سوننیەکاندا مامەڵەیەکی جودا و باشتریان لەگەڵدا کرابوو، هاوکاری داگیرکردنی بەریتانیان کرد و وەک تایەفەیەکی جیا و بایەخپێدراو لەژێر سایەی حکمی پادشایەتیدا مانەوە کە یەکەم جار بەریتانیەکان دامەچراند، دواتریش لە کاتی ڕژێمی بەعەزدا. جەعفەری دیار بوو ڕۆچ و بۆ ناو بیرکردنەوە، ڕام کێشایەوە ناو زۆرانبازیەکە. بەڕوونیش ئاماژەم بۆ ئەوە کرد شەمەندەفەرەکە وێزگەکە بەجێ دەهێڵێت و بڕیاری سەرکەوتنیش بۆ ناو شەمەندەفەرەکە دەگەڕێتەوە بۆ سیاسەکان خۆیان. لە سروتەکانی درەنگانی شەودا کە مەمارەسیان دەکەم تەلەفۆنکردنە لەگەڵ ڕامسفێڵدی وەزیردا بۆ ئاگادارکردنەوەی لە دوایین پێشهاتەکان. زۆر جاریش کە پەیوەندی تەلەفۆنی بەکاردێنم بۆ قسەکردن ڕەنگە هەندێکیان بڵێن ئەم پەیوەندیە بۆ هەناسەدانێک بێت بە بیرکردنەوەکانم کە زۆرێکیان لە مێشکمدا دەسوڕانەوە. شەوێکیان استراتیژە سیاسی خێراخاوەکەم بۆ باس کرد و ئەوم بۆ جێڕایەوە کە لەگەڵ جەعفەریدا و توێژمە کرد. پێم وایە جەنابی وەزیر ئەو ئیمزای دەکات. ڕامسفێڵ وتی باشە جێری، ئایا وەڵامی ئەوانی دیکە چۆن دەبێت؟ بە تەواوەتی نازانم، بەڵام پێم وایە ئەوانیش هەروەها سواری شەمەندەفەرەکە دەبن. نایابە، چیترت لایە؟ ڕەنگە بەداخۆ بێت لەبەرەوەی پرسیاری کرد جەنابی وەزیر. من گوێ لێ دەگرم. دەنگەکەی بێلایەنە هاتە بەرگوێم. مشکەکانی بیرۆکراسیەت لە وەزارەکەدا خەریکە دەمانخۆن. وەزارەتی بەرگری تاکە دامەزراوەیەک نییە کە سێسی دەخاتە کارەکەمانەوە، بەڵکو زۆرێک لە تەنگە داوکردنەکان لە ڕێگەی پنتاگۆنەوەن. زۆرێک لە پێشنیارەکانمان بە لاقرتە پێکردنەوە مامەڵان لەگەڵدا دەکرێت. کلایپی ڕاگەاندم کە ئەو بڕوای وایە ئێمە بەرەو تێکشکانی هەمان ئەو شەمەندەفەرە دەچین کە تووشی گارنەر بوو. ئەگەر لێگەڕاین فەرمانبەرەکانی واشنگتۆن ئەوەمان بەسەردا بسەپێنن کە دەبێت پێی هەستین و ئەوانەش کە ناتوانین پێیان هەستین. هەروە پێم وت ئێمە ڕۆژانە بۆ ماوەی 20 کاتژمێر لە ڕەوشێکی زۆر خراپدا کار دەکەین. وا دیارە نیوەی ئەو کاتە لە وەڵامدانەوەی ئەو پرسیارە گێلانە دەدەینەوە کە لە واشنگتۆنەوە بۆمان دێت. ئێستا وای لێ هاتووە لێرە ناوی دەنین بەڕێوەبردن لە دووری 8,000 میلەوە. هێڵەکە بۆ ساتێک بێدەنگ بوو. بێوەی بیر لە مەسەلەکە بکاتەوە زۆر باشە. لە ماوەی ئەو دەڕۆژەدا کە لە مانکی ئایاردا لە وەزارەتی بەرگری بەسەرم برد، ئەو کاتێک کە لە ڕەوشی عێراق ئاگادار کرامەوە، پێیان ڕاگەاندم کە ڕامسفێڵد ئارەزوویەکی هەیە بۆ بایەخپێدان بە وردەکاری مەسەلەکان و ترساندنی فەرمانبەرە مەدەنیەکانی. وەڵفۆیتسی جێگریشی بە هەمان شێوەی ئەوە، بەڵام دەوترێت مەدەنیەکانی تر لە دانیشتەکانی لە نووسنگەی ڕامسفێڵد دەچوونە دەرەوە و ترس پیانەوە دیار بوو. جێری، خۆم چارەسەریەوە دەکەم. منیش بە هیوای ئەوە بووم. ڕۆژی سێشەممە 3 حوزەیران یۆنیۆ سێرجیۆ دیمیلۆ نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان گەیشتە بەغداد. یەکسەر بۆ سەردانکردنم هات بۆ کۆشک. لە کاتی چاوەڕوانیکردنیدا بە کلایم ڕاگەاند بڕوا ناکەم نەتەوە یەکگرتووەکان بە خێرایی دەست پێش خەریب بکات بۆ کارکردن. پلانەکەم هاوکاریکردنی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان دەخواست لە کاتی کارکردنماندا بۆ فراوانکردنی گرۆپی حەوت بۆ ئیدارەیەکی کاتی فراوان. بەڵام ویلایەتە یەکگرتووەکان و نەتەوە یەکگرتووەکان زۆر جار بەدیدێکی جیاوازەوە دەیانڕوانی بۆ جیهان. دەمزانی زۆرێک لە عێراقیەکان پێیان وابوو کە نەتەوە یەکگرتووەکان چاوی لە دڕندایەتی سەدام پۆشیوە. دیمیلۆ کە لەدایکبووی بەرازیل بوو، بەڵام هەڵگری ڕۆشنبیرێکی ئەوروپی بوو. شارەزا و بازمون بوو لە ململانەکانی جیهانی سێمدا. فەرمانبەرێکی مەدەنی و نێودەوڵەتی ڕووخۆش و نەرمونیان بوو. زمانی ئینگلیزی و فەڕەنسی دەزانی، هەروەک چۆن ئەو دیبلۆماتکارێکی لەهاتوو بوو. خێرا پێی سەرسان بووم. پێی وتم ئەمەوێت یارمەتی پێشکەش بکەم جەنابی باڵوێز. کاتی گوێم لەوە بوو ئاسوودە بووم. دوایین شت کە پێویستمانە لە سەماڕامیار ئاڵۆزەکەدا ئەوەیە عێراقیەکان هەست بکەن کە لە تواناندا نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ هاوپەیماناندا جەم و کۆبکەنەوە. کاتێک دیمیلۆم بەڕێکرد بۆ لای ئۆتۆمبیلەکەی تەوقەی لەگەڵ کرد وتی دەتوانین پێکەوە کار بکەین. دیمیلۆ قسەکەی بردەسەر، بەڵام هەندێک لە ئەندامانی گروپی حەوت کاریان کرد بۆ تێکدانی پلانەکەمان. دوان لەوانە ئەحمەد چەلەبی و جەلال تەڵەبانی بوون کە بەلایەن و قورس بوو دوای چەندەیەک لە فێڵ و پلانگێڕی لێ دوور بکەونەوە. ڕۆژێک دوایەوەی لەگەڵ نەفیکراوەکاندا کۆبوومەوە لە بەرواری 16 ئایار مایۆدا راپۆرتێک لە ڕۆژنامەی نیویۆرک تایمز دابەزی. ئاماژە بەبێ هیوای عێراقیەکان دەکات ئەوانەی کە لەگەڵیاندا کۆبوومەوە سەبارەت بەوەی کە گویان لێبوو بوو.
هەستیان بەوە کردبوو هاوپەیمانان پاشەکشیان لە ڕێکەوتنامەکان کردووە کە لە ماوەی پێشوودا ئەوان لەگەڵ حکوومەتی ئەمریکادا پێی گەیشت بوون. کاتێک زانیم هەواڵەکە پشت دەبەستێت بە دوو چاوپێکەوتن کە لەگەڵ تاڵەبانی و چەلەبیدا ئەنجامدا بوو، بەجیا پەیوەندیم بە هەریەکیانەوە کرد. پێم ڕاگەیاندن ناتوانین کارێکی جدی لەگەڵ گروپەکەیاندا ئەنجام بدەین ئەگەر وتوێژە نهێنیەکانمان بە شێوەیەکی شێوەندراو بگەێنرێنە ڕۆژنامەکان. تاڵەبانی ڕەزامەند بوو لەسەرەوەی عێراقیەکان پێویستیان بە کار و تەقەلای جدی هەیە و گروپی حەوتیش نوێنەرایەتی هەمووان ناکات. بەڵام چەلەبی کە لە کۆتاییەکانی ئایر مایۆ دابینیم وتارێکی پێشکەش کردم سەبارەت بە پێویستی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە بۆی بە خێرایی بەرەو حکوومەتێکی کاتی بچین. وتی کە زاڵمای خەلیلزاد نوێنەری ئەو کاتی سەرۆکایەتی بەڵێنی داوە دوای 14 هەفتە لە ڕزگارکردنی عێراق پێکی بهێنێت. وەڵامم دایەوتم ئەوە مەسەلەیەکی ناواقعیە. ئێمە پێویستمان بە حکوومەتێکە نوێنەرایەتی هەموو عێراقیەکان بکات. دەشتوانن یارمەتیمان بدەن. بەڵام نیازمان وایە بە خێرایی بجوڵین بۆ بنیاندانی ئەو حکوومەتە کاتیە کە بڕیاری نەتەوەی گرتووەکان داوای کردووە. لە حوزەیران مایۆدا بۆ پێداچوونەوەی هەندێک خاڵ لەگەڵ سیاسی عێراقیەکانی تردا کۆبوومەوە. لە ناویشیاندا عەدنان پاچەچی کە سونیەکی بەتەمەنە و بۆ گروپە حەوت کەسیەکە هێنا بیانە ڕێزی خۆیانەوە. پاچەچی بۆ ماوەیەکی کورد پێش 40 ساڵ پۆستی وەزارەتی دەرەوەی عێراقی وەرگرتبوو، پاشان بەرەو تاراوگا هەڵاتبوو، لە میرنشینی عەرەبی یەکگرت و نیشتەجێ بوو. پێم ڕاگەیاند ئێمە ڕەزامەندین کار لەگەڵ گروپی حەوتدا بکەین و ڕۆڵێکتان لە حکوومەتی نوێی عێراقدا پێ بدەین. بەڵام پێویستە تەقەلا و هەوڵەکانی خۆت بسەلمێنیت لە کۆمەککردندا بۆ فراوانکردنی گروپەکەتان تا ژمارەیەکی زیاتر لە عەرەبە سوننەکان و مەسیحەکان و تورکمان و پێش هەموو شتێکیش ژنان لە خۆ بگرێت. پاچەچی لەسەرەوە ڕەزامەند بوو. لە ماوەی پێشوودا گفتوگۆیەکی هەژێنانەم لەگەڵ عەبدولعەزیز حەکیمدا ئەنجامدا کە بەرپرسێکی باڵای لە ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق. وتوێژەکە بە قسەی خۆش دەستی پێکرد کاتێک حەکیم خۆشحاڵی خۆی دەربڕی لە بەرامبەر دەرکردنی بڕیاری ڕێشەکێشکردنی بەعس و هەڵوەشاندنەوەی دەستگا ئەمنیە بێزراوەکانی عێراقدا. وتی زۆرێک لە عێراقیەکان گومانیان لە پابەندبوونی هاوپەیمانان هەبوو بە لەناوبردننی ئەمڕەزەکانی تیرۆری سەر بە سەدام تا ئەو کاتە دوو بڕیارەکەدان لەم بارەوە ڕاگەیان. ئەو وتەی وا دەردەکەوت هان دەربێت کەوا یارمەتیمان دەدات لە فراوانکردنی گروپی حەوتدا بۆ ئیدارەیەکی کاتی کە نەتەوەی گرتووەکان داوای کردووە. حەکیم بێدەنگ بوو پاشان بەیەک وشەوتی مەحاڵە. بۆچینە ئەی سەید؟ بێدەنگی زاڵ بوو. پاشان باسی لە تێڕوانینی پارتەکەی کرد. ئەگەر ئێستا گەلی عێراق کۆنگرەیەکی نیشتیمانی ساز بکات ئەوە دەتوانین لە ماوەی 3 مانگدا دەستور بنووسینەوە بەبێ یارمەتێکی بیانی. وەک دەزانن ئێمە کللتورێکی مەزنمان هەیە لە مەعریفە جەنابی باڵبێز. بە دەستەواژەیەکی تر لێگەڕای پیاوانی ئاینی شیعە یاری بە زۆرینەی شیعە بکەن بۆ زیانگەیاندن بە ڕەگەزە ئەلمانی و ڕەگەزەکانی تر لە کۆمەلگای عێراقیدا. بە هێواشی ڕوونم کردەوە کە شێوازەکەی سەرکەوتوو نابێت. لە ڕاستیدا ئامانجێمە حکوومەتێکی نوێنەرایەتیە لەگەڵ پارێزگارێکی دەسووریدا بۆ هەموو عێراقیەکان. لەگەڵەوەشدا من هاوڕابووم لەگەڵیدا سەبارەت بەوەی پێویستی عێراقیەکان خۆیان دەستورەکەیان بنووسنەوە. بە ساردیەوە گوێی کرد. پاشان بێ گوێ پێدان وتی چیت ئەوێت هەڵی بژێرە، بەڵام بە خێرایی. لەو شەوەدا یادداشتێکم بۆ ڕامسفەڵد نات کە بوختەی ڕەوشەکەم بۆ ڕوون کردبەوە. تێبینیم کرد گروپی حەوت نەگەیشتوونەتە واستەی کە خوازراوە لێیان، بەڵکو دیارە ئیفلیجبوونیەکەیە لە ناو گروپەکەدا سەبارەت بە چۆنێتی فراوانکردنی بە خێرایی. وێڕای ئەوەی دام بەوە دادەنین کە پێویستە ئەوە بکرێت. ئەوەشم ڕاگەیاند کە هاوپەیمانان دەیانەوێت حکوومەتێکی کاتی پێبگەێنن کە نزیکەی 3 ئەندام لە خۆ بگرێت بە شێوەیەکی فراوان هەموو دەستە و کۆمەڵانی کۆمەلگای عێراقی لە خۆ بگرێت. ئەوانەی لە ناوە بوون، ئەوانش لە تاراوگە بوون، شیعە و کوردەکان و عەرەبە سوننەکان و تورکمان و مەسیحەکان و هۆزەکان، ژنان و پیاوان. کاتێکیش کە حکوومەت ڕادەگەێنن هەروەها دەست بە پرۆسەی دەستوریش دەکەین، ڕەنگە لە کۆتاییەکانی تەمووز یۆلیۆدا. بەڕامسفێڵدم ڕاگەیاند ڕەنگە هەڵبژاردنەکان دوای ساڵێکی تر ساز بکرێت. ئەوەش دەخوازێت عێراقیەکان لە ماوەی 6 مانگدا دەستوری نوێ بنووسنەوە، پاشان ڕەزامەندی لەسەر وەربژیرێت. ئەوەش کارێکی زەحمەتە، بەڵام ئامانجێکە شایستەی هەوڵ و کۆشش بۆکردنە. لەو ماوەیەدا ئەوانەی لە دەسەڵاتی کاتی هاوپەیماناندا کار دەکەن کۆشەکانیان چڕ کردبەوە بۆ ڕاکێشانی بەشەکانی تر لە کۆمەلگای عێراقی بۆ ناو پرۆسەی سیاسی.
لە کارە هەرە بەرایەکانیشمان گرنگیکردنی ئەوەی کە دەبێت ژنان بەشێک من لە حکوومەتی نوێ. خاتوو جودی فانڕست کە بەرپرسیارێکی ڕامیاریە بەهرەدارە و کاروباری ئەفرەتانی پێشبەردراوە لەگەڵ دوو ژنی تردا کە بە عەرەبی قسە دەکەن لە گروپی حکومدا، لیدیا خەلیل کە میسرێکی ئەمریکیە و جۆلز چابڵ کە دیبلۆماتکارێکی بەریتانیا هەستا بوون بە ڕێخستنی کۆبوونەوەیەک لە 29 ئایار مایۆدا لەگەڵ 30 ژنی سەرکردەی عێراقیدا. جۆلز لە باڵوێزخانەی بەریتانی لە ئوردون خوازرا بوو. هەرسێکیان پەیوەندیەکی نایابیان هەبوو لەگەڵ ژنە عێراقیەکاندا. لە یەکێک لە ژوورە ڕازێنراوەکانی کۆبوونەوەکانی کۆشێکدا بە خەلاتنم لە ژنەکان کرد. لە ڕێگەری وەرگێڕەوە بە ئامادەبوانم ڕاگەیاند هیوادارم ئەم کۆبوونەوەیە دەستپێکی ژمارەیەک لە کۆبوونەوەی هاوشێوەی ئەمە بێت. ئەوەشم وت ئامانجەکانی هاوپەیمانان بریتیە لە فەرەهەمکردنی ئاسایش و بنیادنانی حکمی یاسا و باشکردنی ئابووری وڵات. من دڵنیام لە بایەخی و پێگەی کافرەت لە ناو کۆمەلگای عێراقیدا هەیەتی. زۆرێک لە هاوڕێ عێراقیەکان بە پەرۆشەوە باسی ئەو ڕۆڵە بێهاوتەیان بۆ باس کردوم کە ئافرەت لە چلەکان و پەنجاکان لە جیهانی ئیسلامیدا گەڕاویانە. پێشبینی ئەوەش دەکەم کە ژنان بێنە ناو ژیانی سیاسیەوە لە عێراقدا. من پشت بە ئێوە بە هاوڕێکانتان دەبەستم بۆ یارمەتیدان لە دیاریکردن و دەستنیشانکردنی ئەو ژنانەدا کە دەتوانن لە حکوومەتی کاتیدا کار بکەن. هەندێک لە ژنەکان لە دەوری مێزێکی درێژ دانیشت بوون و ئەوانی تریش لە دوانەوە وەستا بوون. هەندێکیان وتیان ئەوان خۆشحاڵن بەوەی ئێمە پێداگری دەکەین لەسەر کاروبارەکانی ژنان. هەندێکی تریشیان دەستیان کرد بە قسەکردن لەبارەی بایەخ و هیواکانیان سەبارەت بە ئایندەی عێراق. لە ناکاو دوای 20 خولێک یەکێکیان کە ئەندام بوو لە یەکێتی ژناندا، یەکێک لە ڕێکخراوە کۆمۆنیستەکان کە سەدەم لە پێشدا نەرمی لەگەڵدانوان دەبوو دواتریش سەرکوتی کردبووتی دوو ژنی بەعسی لەم ژوورەدا هەیە. ژنێک کە لەو بەرەوەستا بوو دیار بوو تۆمەتەکە ئاراستی ئەو کرابوو هاواری کرد. ئەگەر ئەمە ڕۆحیەتی ئەم جۆرە کۆبوونەوە نەبێت ئەمە مای ئەفسوسە بۆ ئایندەی گەلی عێراق. کۆبوونەوەکە ئاڵۆز بوو دوای ئەوەی هەموو دەستیان باوارکردن کرد. وەرجارەکەم چی دینەی توانی بزانێت چی ڕوودەدات. لە کۆتاییدا توانیم جۆرێک لە سیستەم بسەپێنم. بە ژنەکانم ڕاگەیاند کە بوارێکی گەورە هەیە بۆ وتوێژکردن لەبارەی ئەم کێشەیەوە. بەڵام ئێستا پێویستە شێوازێک بدۆزنەوە بۆ ڕێخستنی خۆیان و بنادنانی لە ژنەیەک کە بگرێت لەگەڵمدا کار بۆ بانگەشەکردن بۆ کۆنگرەیەکی نیشتیمانی ژنان بکات. بۆ خۆشبەختی دوای چوونە دەرەوەم بەشداربووەکان لیژنەیەکی ئاراستەیان هەڵبژارد کە یارمەتی داین بۆ کۆنگرەی یەکەمی ژنان لە عێراق لە 9 تەمموز یۆلیۆدا. بەڵام ئەم کۆبوونەوەی جارێکی تر هەستەکانی تاڵی و ناخۆشی لە ماوەکانی حکومڕانی سەدامی خستە ڕوو. کۆبوونەوە پێشوەختەکانم لەگەڵ گروپی حەوت ئاستەنگی تێکەوت. دوای دانیشتنی یەکەمم 2 هەفتەم بۆ دانان بۆ ئەوی بیرۆکە بێنن لەبارەی چۆنێتی فراوانکردنی گروپەکان بۆ ئەوی بتوانێت زیاتر نوێنەراتی عێراقیەکان بکات. لە ناوەڕاستی حوزەیران یۆنۆدا داوام لە گروپی حەوت کرد بۆ کۆبوونەوەیەکی تر ساز بکەین. لەو کۆبوونەوەیدا ئەو تەحەدایان وە بێرهێنانەوە کە پێم وتبوون زانیم شکستان هێناوە. گوتم هاوپەیمانان بەردەوام دەبن بۆ دۆزینەوەی نوێنەرانی تر. ئێمە بەنیازین ئیدارەیەکی کاتی لە ماوەی 4 بۆ 6 هەفتەی ئایندەدا دابمەسرێنین. شەمەندەفەرەکەش ئامادە دەبێت بۆ دەرچوون. هەندێک مەسەلەن باس کرد کە فشار دەخاتە سەر هاوپەیمانان و هەوڵ دەدەین ڕابۆچوونی عێراقیەکان لەبارەی وەربگرین. پێویستە لەسەر هاوپەیمانان هەندێک بڕیار وەربگرن کە پەیوەستە بە خستنەناوی دراوی نوێ. ڕابۆچوونی ئەوان چییە؟ ئێمە پێمان وایە کارێکی باش و ئۆرگانیە کۆتەکان لەسەر وە بەرهێرانە بیانەکان هەڵبگرین. ئایا ڕازی دەبن؟ ئێمە دەمانوێت هانی پێشوەختی خزمەتگوزاری مۆبایل بدەین. ئایا ئامۆژگاری ئەوان بۆ ئەوە چییە؟ هەروەها ئێمە ڕۆبەڕووی هەندێک مەسەلە دەبینەوە وەک چاکردنی هەردوو سیستمی دادوەری و فێرکردن و چۆن و کەی سەرژمەرێکی گشتی ئەنجام بدەین. لەوەش گرنگتر ئێمە پێویستمان بە ئامۆژگاری عێراقی هەیە لەبارەی بنیادنانی سوپایەکی عێراقی نوێ و ڕاهێنانی ژمارەیەکی پێویست لە پۆلیس. بە گروپی حەوت و ڕاوێژکارەکانیم ڕاگەیاند من پێشوازی لە ئامۆژگاریەکان و یارمەتیەکانی گروپەکە دەکەم سەبارەت بە ژمارەیەکی زۆر لەو مەسەلانەی ڕۆبەڕووی هاوپەیمانان دەبنەوە. ئەوانەش کۆمەڵێک تەحەدان پەیوەندیان بە ئایندەی وڵاتەوە هەیە. بەڵام کەمێکیان ڕاتبوون لەسەرەوەی ڕاستپەردە و ئامۆژگاری سەبارەت بە مەسەلە جددی و گرنگەکان پێشکەش بکەن. وەک دوای کۆبوونەوەکەش ڕایان وتی ئەوانە کەسانێکن وا ڕەهاتوون وەک ئۆپۆزیسیۆنێک لە خۆیان بڕوانن زیاتر لەوەی ڕابێن لەسەر وەرگرتنی بڕیارێک سەبارەت بە هەر مەسەلەیەک. من دەمویستەوە بگۆڕم.
دەبوو ئەوەش بگۆڕێت ئەگەر عێراق بێوێت بەرەو پێش بڕوات. ئەوەش بریتی بوو لە بەرنامەی کارم بۆ عێراقیەکان. ئەگەر ئەو سیاسیانە بیانەوێت ڕۆ لە گوێزانەوەی سیاسی وڵاتدا بچێڕن، ئەوە پێویستە لەسەریان کار بکەن. لە نامەیەکی ئەلکترۆنیدا کە لەو شەوەدا بۆ فرانسیم نارد پێم ڕاگەیاند بەنیازم ئەوەیان بۆ ڕوون بکەمەوە کە چەند مەسەلەیەکی مەترسیدار هەیە پێویستە لەسەریان مامەڵەی لەگەڵدا بکەن لەبەری خەونبینین بەو نووسینکەیەوە کە لە کاتی گواستنەوەدا کاری تێدا دەکەن یان جۆری ئەو ئۆتۆمبیلەی کە داوای دەکەن. بەڵام گروپی حەوت جارێکی تر شکستی هێنا لە هەڵبژاردندا، نەیانتوانی ڕێگە بدەن بە هەر دابەشکردنێکی دەسەڵاتیان. هەروەک چۆن پێویستی گروپەکە بۆ کۆتەنگیەک بێئەنجام بوو، نەتوانرا بگەینە ڕاستپاردەیەک سەبارەت بە هەر یەک لە مەسەلانەی کە خستمانە پێشچاویان. ئەمەش مانای بوونی زیاتری ئاستەنگەکان دەگەێنێت لە بەردەمماندا. دەستم کرد بە ئاماژەدان بە هەندێک لە ئەندامانی گروپی حەوت کە ئێمە و نەتەوەی گرتوەکان سوورین لەسەرەوەی ئیدارەیەکی کاتی بنیاد بنین، بەوەش دەسەڵاتی ئەوان لە ئەنجومەنێکی فراواندا ون دەبێت. هەندێکیان سەرسام نەبوون بەم ئەگەرە. لە کۆتاییەکانی ئایار مایۆدا چەلەبی بە سکۆتی ڕاگەیاند دەگەڕێتەوە بۆ ئەمریکا لە پێنەو دەرچوونی کچەکەیدا لە هارفۆرد. پێشبینیم کرد هەندێک کات لە واشنگتۆن بەسەر دەبات بۆ ئەوی فشار بەکاربێنێت تا پلانەکەمان بۆ بناردنانی حکوومەتێکی کاتی فراوانتر لە ڕووی نوێنەراتی و هەڵبۆشێنێتەوە. لەو ماوەیەدا زیاتر سێرگیۆ دیمیلۆم دەناسی و جێگەی ڕێز بوو لەلام. ئەو کەسێکی خۆشمەشرەب و پڕ لە خەندە بوو. لای خۆم هێشتمە بۆی پلانەکەی خۆمانی پێڕابگەێنم سەبارەت بە دامەزراندنی ئیدارەیەکی کاتی لە ناوەڕاستی تەمموز یۆلۆدا. ئەویش بە شێوەیەکی ڕێک و پێک لە وتووێژەکانی لەگەڵ عێراقەکان ئاگاداری دەکردمەوە. ڕۆژێکیان بانگێشتی کردم بۆ خواردنی نانی نیۆڕۆ لەگەڵیدا لە بارگەی سەرکردایەتی نەتەوەی گرتوەکان لە میوانخانەی قەنال. لەسەر خوانەکە خواردەمەنی عێراقی پڕ لە بەهارات و بیرەی بەڕازیلی باشە بوو. سێرجۆم لە ئەنجامی ئەو وتووێژانە ئاگادار کردەوە کە ئەنجامیان دەدەین. وتی پلانێکی باشە جێری. هیچ کارێک ئەنجام نادەم ئاستەنگ بۆ هەڵپەیمانان دروست بکات. وریام کردەوە پێم وت بەڵام لێرە هەموو کەسێک نەتەوەی گرتوەکانی خۆش ناوێت سێرجۆ. زۆرێک لە عێراقیەکان پێیان وایە کە نەتەوەی گرتوەکان پشتیوانی لە سەددام کردووە و چاوی داخستووە لە بەرامبەر ئەو گەندەڵەیەی کە لە بەرنامی نەوت بەرامبەر بە خۆراکدا ڕووی داوە. سەری ڕاوەشاند وەک تێگەیشتم کە ئەوە بەلایەوە شتێکی نوێ نەبوو. پێویستە لەسەرمان بە گفت و بەکار متمانەی گەل بەدەست بێنینەوە. ئێستا بۆم دەرگاو کە نەتەوەی گرتوەکان و هاوپەیمانان لەسەر هەمان هێڵدەڕۆن و دیمیلۆش ئەگەری دیاریکردنی حکوومەتێکی کاتی ئاڵۆز ناکات. کاتێک گەرمای هاوین هات گروپە سیاسی ئەمریکا بەریتانیەکەمان شەو ڕۆژ کاریان دەکرد بۆ دۆزینەوەی پاڵەوراوی تر بۆ حکوومەتە نوێیەکە. دەیان دیبلۆماتکار و شارەزای ئەمریکی و بەریتانیەکان زۆرێکیشان شارەزای ناوچەکەن. بە هەموو ناوچەکانی عێراق داگەڕان بۆ دۆزینەوەی تێکەڵایەک لە پاڵەوراوەکان بۆ حکوومەتە کاتێکە کە نوێنەراتی هۆزەکان و گروپە سیاسی و ئاینی و کەمینەکانیان دەکرد. هەروە گروپەکە بە شێوەیەکی پلەبەندبوونی ژمارەی لە ئافرەت و سەرکردەی هۆز و تایفەعینیەکانی دەناسی کە دەکرێت وەک ئەندامێک تیان بڕوانڕێت. بڕیاریشماندا ناوی حکوومەتەکە بنین ئەنجومەنی حکمی عێراق وەک دامپیانانێک بەو دەسەڵاتانەی کە بەنیازین بیدەنە گروپەکە. لە کۆتاییەکانی مانگی حوزەیران یۆنۆدا ئەو کەسەی کە داوای ئەو تەختەی عێراقی دەکرد کە ماوەیەکی زۆرە لە ناوچووە هات بۆەوەی لەگەڵماندا کۆبێتەوە. خێزانی هاشمی کە هێشتا حکمی ئوردن دەکەن دوای ئەوەی لەلایەن بەریتانیەکانەوە دامەزرێنرا لە ساڵی 1920 حکمی عێراقی پادشاییان کرد هاتا لە ساڵی 1950 لە کوتەتایەکی خوێناویدا کۆتایی پێێنرا. شەریف عەلی کوڕی حسێن پیاوێکی لاواز و قۆز بوو، قژێکی ڕەشی نەرمی هەبوو لەگەڵ سمێڵێک لەسەر شێوەی ئێرل فلین. شەریف عەلی ئێستا تەمەنی لە کۆتایی پەنجاکاندا بوو کاتێک کەمناڵ بووە خێزانەکەی بە پەلە دەریان هێناوە لە عێراق ئەو کاتەی کە ڕژەمی پادشایی لە عێراق لە گۆڕنرا. لەو کاتەوە ماوەکی درێژ لە ئینگلتەرا ژیاوە. ئەوەشی پێوە دیار بوو. عێراقیەکی نمونەیی نەبوو، بە قاتە سافر ڕۆکەیەوە کە نرخەکەی هەزاران دۆلاری تێدەچێت و پێڵاوە ئیتاڵیا گرانبەها و کاتژمێرە ڕۆلێکسەکەیەوە. هەروەها بۆنی عەتری دوای تەراشکردن کەلەی داهاتوو زمانە ئینگلیزیەکەی. بە سواری فڕۆکەیەکی تایبەت و هاوڕێتی 70 کەسەوە گەڕابووە بۆ بەغداد. شتێکی کتۆپڕ نەبوو کە شەریف عەلی ڕازی بێت لەسەرەوەی گروپی حەوت نوێنەرایەتی هەموو عێراقیەکان ناکەن و هەڵبژاردننی پێشوەختیش زەحمەت و نادانایانەیە. بە شێوەی بەڕێوەبەرێک کە قوتابی قوتابخانەیەک بدوێنە دوتی
ئەوان بۆ پڕیسادەیەوە تونڕەوەکان هەڵدەبژێرن. جەنابی باڵوێز، سەرنجت بۆ ڕادەکێشم کە من وام پێ باشە ڕاپرسێکی پێشوەخت بکرێت. ئایا ڕاستی دەبێت لە سەرگەڕانەوە ڕژێمێکی پادشاییان نا؟ وتیشی حکوومەتی کاتی ڕۆبەڕووی کاتێکی زەحمەت دەبێتەوە. هاوڕا بووم لەگەڵیدا. نەخێر، کارێکی ئاسان نابێت، بەڵام دیموکراسیات بەو شێوەیە کار دەکات. لە کۆتاییەکانی حوزێرانی یۆنۆدا هەندێک لە ئەندامانی گروپی حەوت بەرگریان لەوە دەکرد حکوومەتی نوێ فراوان بکرێت. زانیشمان جەلال تاڵەبانی سەرکردەی کوردی لە یەکێک لە کۆبوونەوەکانیدا پلانێکی داناوە بۆ لەباربردنی ئەنجومەنی حکم. لە ڕێگەی ئەوە گروپی حەوت داوای کۆنگرەیەکی نیشتیمانی بکەن کە بە خۆی هەڵیانبژێرێت و بۆ هەڵبژاردننی حکوومەتی نوێ. ئەوەش ڕەنگە ئەو یەکێتی نیشتیمانیە پەرت و بڵاو بکاتەوە کە بۆ بەدیهێنانی کۆشش دەکەین. کاتێکیش لە ڕۆژی دواتردا تاڵەبانی کە سیاسەتمەدارێکی سەرنجڕاکێشە ئەگەرچی پێویستی بە هەندێک گوردی هەیە لەگەڵمدا کۆبەوە، وێڕای نیاری توندی پشپەردەکانی ڕۆژی پێشووی پەیمانیدا 100% لەگەڵماندا بێت. دواتر زانیمان کاتێکەوە کارێکی جددی لەگەڵ تاڵەبانی ئەنجام دەدەیت باشتر وایە پێشتر بەڵێنێکی لێوەربگریت. دوای چەند ڕۆژێک بەرپرسە گەورەکە لە ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق بانگێشتی کردن بۆ خواردنی نانی نیۆڕۆ لە ماڵەکەی لەسەر کەناری ڕووباری دیجلە. دوای خواردنی نان و چێشتێکی نایەب چوین بۆ ژووری کۆبوونەوەکانی. چامان خواردەوە و باسی سیاسەتمان کرد لە کاتێکدا ئەو جگەرەی عێراقی دەکێشا. لە کۆبوونەوەکانی پێشووماندا ئەو هەمیشە بەرگری لە فراوانکردنی گروپی حەوت دەکرد بۆ ئەنجومەنێکی حکومڕانی کە نوێنەرایەتێکی فراوانتر بکات. بەڵام ئەمڕۆ هەستێکی دژیە بوو لە بەرامبەریدا. من و ڕاوێژکارەکانم دەمانێت پارتەکەی لە ئەنجومەنی حکومدا بن، بەڵام ئەگەر بەشداریان نەکردیایدا ئەوە دەبێت ئەوە هەڵبژاردننی خۆیان بێت. ئێمە نامانەوێت وا لە هاوپەیمانان بڕوانڕێت کە گروپێکی شیعی گرنگیان دوورخستۆتەوە، ئەگەر چی ناکۆکی هەژێنیشە. حەکیم پێی ڕاگەیاندم کە دام بەوەدا دەنێت کە هەڵبژاردن لەم قۆناغەدا ناممکینە، بەڵام هێشتا وان پێ باشترە کۆنگرەیەکی نیشتیمانی ببەسرێت بۆ هەڵبژاردننی ئیدارەیەکی کاتی. هەندێک دۆندرمەی بەتامی فستەقەوە خوارد، پاشان وتی یان با لێگەڕێن گروپی حەوت حکوومەتی عێراقی هەڵبژێرن. وتم ئەوە مەحاڵە سەید، کۆنگرەیەکی نیشتیمانی نابەستین لەم قۆناغەدا، شتێک نییە نزیک بێتەوە لە کۆدەنگێکی نیشتیمانی لەسەر چۆنێتی هەڵبژاردن. ناکرێت نمونەی ئەم کۆمەڵەیە لە نمونەی ئەم کاتەکەمەدا هەڵبژێردرێت. ناتوانن ڕێگە بە گروپی حەوت بدەین خۆی بگۆڕێت بۆ حکوومەتێکی کاتی فراوانتر. هاوپەیمانان ئێستا دەچنە قۆناغی کۆتایی لە کۆکردنەوەی ئەنجومەنی حکم، بۆیە داواکارم تۆ و هاوڵەکانت بەشێک بن لەو پرۆسەیە. لەو گزارشتە وشکە کە لەسەر سیمای سێ دەردەکەوت وامزانی من لەوانە بێت مشتۆمڕی تیۆرێکی بیرکاری ئالۆز بکەم، نەک ئایندەی حیزب وڵاتەکەی. لەو کاتەدا کە بەدەست ئاماژەی بێچێک لە خزمەتکارەکانی کرد بۆی سینەکان لابەرێت، بە شێوەیەکی گورد وتی من دەمێت بە مۆڵەتێک تا 2 ڕۆژی تر بڕۆم بۆ لەندەن. وتم من تێدەگەم لە پێویستی تۆ بۆ حەسانەوە و هاوسۆزم لەگەڵیدا، بەڵام لەگەڵ هەموو ڕێزێکمدا پێم وایە ڕۆشتن لە ئێستادا کارێکی دانایانە نییە. بەبیرم هێناوە ئێمە بەنیازین لە ماوەی 3 هەفتەی ئایندەدا 250 بخەینە سەر ئەنجومەنی حکم. وتیشم ئێمە دەمانوێت سەرکردە و حیزبە گرنگەکان بخەینە ناو ئەنجومەنەکەوە. وەک بەبیر جەعفەریشم هێنایەوە ئاگادارم کردەوە لەوەی گرنگە شیعە ئەو هەڵەیە دووبارە نەکەنەوە کە لە بیستەکانی سەدەی ڕابردوودا کردیان. حەکیم لە ئاماژەکە تێگەیشت، ڕازی بوو لەسەر هەڵوەشانەوەی مۆڵەتەکەی، بەڵام وای دەردەخست کە پابەند نییە سەبارەت بەوەی بەشداری بکات لە ئەنجومەنی حکومدا. لە 23 حوزەیران یۆنۆدا سەرەی چەلەبی هات، تازە گەڕابەوە بۆ عێراق دوای بەسەربردننی 10 ڕۆژ لە واشنگتۆن بۆ ئەوی کۆنگرێس و ئیدارە لە پلانە سیاسیەکانی هاوپەیمانان کەڵەکە بکات. چەلەبی هێشتا کەسێتیەکە لە واشنگتۆن قسەی دەڕوات. بیستمە هەندێک لە زانیاری هەواڵگریەکان لەبارەی چەکی کۆکوژەی ڕژێمی سەدامەوە لە ڕێگەی کۆنگرەی نیشتیمانی عێراقیەوە گەیشتووە بە واشنگتۆن، ئەگەر چی من ئەوم نەبینیوە. چەلەبی ئێستا بۆتە نیارێکی ڕاشکەوانەی هاوپەیمانان، لە هەوڵی ئەوەدا سەرکردەکانی گروپی حەوت قایل بکات بەوەی ئامادەی ئەنجومەنی حکم نەبن و تەنها نوێنەرەکانیان لە دەستەکەدا دابەنجێنن. منیش ڕێسایەکی جێگیرم دانابوو کە دەبێت ئەو ئەندامانەی کە لە ئەنجومەنی حکومدا ئامادە دەبن خودی سەرۆکی گروپ و پارتەکان بن، نەک نوێنەرەکانیان. ئەوەش تاکە ڕێگەیەکە بۆ گرنگیکردنی ئەوەی خودی پارتەکان بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن لەبارەی ئەو بڕیارانەوە کە ئەنجومەنی حکم دەیاندا.
بە پێچەوانەی ئەوەشەوە دەکرێت سەرکردەکان نوێنەرەکانیان بنێرن بۆ ئەنجومەنی حکم و خۆشیان لەلاوە نیشانە لە بڕیارەکان بگرنەوە. لەگەڵەوەشدا مندان بۆ دادانم کە چەلەبی لەو سەرکردە عێراقیە دەگمەنانەیە کە لە ئابووری تێدەگەن. ئەو دەستڕۆشتووی خۆی لای لایەنگرە سیاسیەکانی لە واشنتۆن بەکارهێنابوو بۆ ئەوەی هانیان بدات سەددام لە دەسەڵات لا بدەن. بۆیە بە هەمان شێوەی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق وامان پێ باشە ئەو لە ناو چادرەکەدا بێت نەک لە دەرەوەی، بەڵام نەک بە نرخێکی بەرز. لە کۆبوونەوەیکی قورسدا کە ماوەی 2 کاتژمێری خایاند لەو ڕۆژەدا چەلەبی وتارێکی بۆدام سەبارەت بە هەڵەکانمان و چۆن پێویستە لەسەرمان واز لە پلانەکانمان بێنین سەبارەت بە ئەنجومەنی حکم. لە بریەوە هەوڵ بدەین لە پارێزگاکاندا هەڵبژاردن ئەنجام بدەین. ڕاستە، بیرم کردەوە بەبێ دەستور لە سای یاسای بەعەزدا کە هێشتا کاری پێدەکرێت بەبێ سەرژمێریکردن و یاسای هەڵبژاردنەکان و بەبێ یاساکەلێک چالاکی حیزبە سیاسەکان ڕێک بخات. وازم لێنە قسەکانی تەواو بکات. پاشان بیرم لە کۆبوونەوەی یەکەممان کردەوە لە ئایار مایۆدا. ئەو کاتە گروپی حوتم لەوە ئاگادار کردەوە کە ئێوە نوێنەراتی عێراق ناکەن، ئێوە نەفیکراون. داوام لێکردن گروپەکەتان فراوام بکەن بۆ ئەوەی ئەو عێراقیانەش لە خۆ بگرێت کە لێرە لە سای حکمی سەددامدا ژیاون. هەروە ژن و مەسیحیەکان و تورکمانەکان و سەرۆکۆزەکان بۆ ناو گروپەکە زیاد بکەن. ئێوە ڕەزامەند بوون لەسەرەوە، بەڵام ئەنجامتان نەدا. لەبەرەوەی گروپی حوت شکستی هێنا لە تاقیکردنەوەکەدا پێم ڕاگەیاند لە مانگی ڕابردوودا ئەو کاتەی ئەو لە ویلایەتەی گرتوەکان بووە هاوپەیمانان شەو ڕۆژ کاریان کردووە و پاڵەوراوانیان بۆ ئەنجومەنی حکم دیاری کردووە. وتم ئێستا ئێمە زیاتر لە 80 ژن و پیاومان لە هەموو ناوچەکانی عێراقەوە دۆزیوەتەوە کە پێمان وایە شیاو بن. نیازم نییە ئەو هەموو کارە زەحمەتە لە پەنجەرەوە فڕێ بدەم. جەختم کردەوە من دەمەوێت ئەو سەرکردەی حیزبەکانی تریش لە ئەنجومەنی حکومدا هەبن. لەو ئەنجومەنەدا کە دەسەڵاتی ڕاستەقینەی سیاسی بوونی هەیە. بەڕوونی دیار بوو چەلەبی خۆشحاڵ نەبوو کە خێرا دەسەڵات بە نەفیکراوەکە نەسپێرین. وتی جەنابی باڵوەز، بە سەسکردنی پرۆسی سیاسی ئەو بۆچوونە لای خەڵک دروست دەکات کە ئەمریکا دەوێت بۆ ماوەیەکی درێژ لە عێراقدا بمێنێتەوە. ئەوەش ئاماژەیەکی باش نییە. وەڵامم دایەوە دکتۆر چەلەبی، سەرۆک زۆر ڕوون بوو. لە عێراق دەمێنێتەوە تا کارەکانمان تەواو دەبێت، تەنها یەک ڕۆژیش دوا ناکەوین. ئەزانم ئەوەی وتووە، بەڵام بە سستی ڕۆیشتین. ئەو بۆچوونە ئەدەنە هەندێک کەس کە ئەمریکا دەیوێت لە عێراق بمێنێتەوە. وەستام و چوون بۆ لای نووسنگەکەم و وێنەی هاوسەرەکەمم هێنا کەلام بوو. هاتم بۆ ئەو شوێنی چەلەبی دانیشت بوو. وێنە فۆتۆگرافیەکەمم نیشاندا وتم ئەگەر کەسێک هەیە گومانی هەیە لەوە ها ئەم گرنتیانە کە من زیاتر لەوەی پێویستە یەک ڕۆژ چی لێرە نامێنمەوە. وتی بە دڵنیاییەوە لەوە دەڕوانم. لە کاتی ڕۆشتن بۆ دەرەوە چەلەبی بەسیۆ ئاماژەی کرد بۆ ساوەرزی باڵوێزی بەریتانی کە بەپێی ئەوەی بیست بووی ژمارەیەکی زۆر لە پاڵەوراوە ئیسلامیەکانمان دەبێت لە ئەنجومەنی حکومڕانیدا. ئەویش لە ئەلمانیە دیار و ناسراوەکانە بەوەی زیاتر حەزیان لە شتە خۆر ئاواییەکانە نەک لە ئیسلامیەکان. لەم قۆناغەشدا چەلەبی ئایندەی سیاسی خۆی لە حکومکردنی عێراقی ئەلمانیدا دەبینێتەوە. لە دوامین هەفتەی مانگی حوزێران یونۆدا وتوێژێکی قوڵم لەبەرەی ڕەوشی ئەمنی عێراقەوە لەگەڵ ژەنەڕاڵ ئەبی زەید باس کرد. سەرکردەی نوێی دانراو بۆ سەرکردایەتی ناوەند و فەریق ڕیکاردۆ سانشێزی سەرکردەی نوێی هێزە هاوبەشە تایبەتەکان و هەموو هێزەکانی هاوپەیمانان لە عێراق. جۆن هاوڕێ و ڕێزێکی زۆری بەدادەنێم. لوبنانێکی ئەمریکیە، عەرەبی دەزانێت و ناوچەکەش بە تەواوەتی شارەزایە. ڕیک سانشێز لەسەر خۆ بیرکردنەوەی قوڵ بوو. سەلماندی کە خۆگرە لە کاتی قەیرانەکاندا. وەک دانانێکیش لەلایەن ئێمەوە بە گرنگی یەکلایکەرەوە بۆ هەمانگی توندوتۆڵ لە نێوان سەربازەکان و مەدەنیەکاندا من و ڕیک ڕێکەوتی نووسنگەکەمان لەناو کۆشکدا هاوبەش بێت. من پێم وابوو دەتوانین بەسەر ئەو تونند و تیژە ڕوو لە زیاد بووەدا زاڵ بین ئەگەر پنتاگۆن ئەو پشتیوانەی کە پێویستە بیداتە گروپی سەربازی. لە هەمان هەفتەدا لەگەڵ هۆزی گەورەی شەمەردا کۆبوومەوە وەک بەشەی لە هەوڵەکانمان بۆ دۆزینەوەی نوێنەرایەتێکی هۆزی شیاو لە ئەنجومەنی حکومدا. چەندین ساڵی خزمەتم وەک دیبلۆماسیەک لە ئەفغانستان و مالاوی ئەو ڕۆڵە گرنگەی بۆ دەرخستم کە هێشتا هۆزەکان لە ژمارەیەک لە وڵاتاندا هەیەنە. هۆزەکانی عێراق ئەو شارستانیەتە کۆنەی وڵاتی نێوان دۆڕووبار پەرش دەکەنەوە. بەو شێوەیە دەکرێت لە ناو یەک هۆزدا ئەندامانی شیعە و هەم سوننەش وەک یەک هەبن،
هەندێک جارێش ئەندامان لە گروپ ڕاگەزیە جۆراوجۆرەکانیش. هۆزە عێراقیەکان بە شێوازی تر دژیەکیەک دەخەنە ڕۆ. لە ڕووکەشدا وا دیارە زۆر گرنگ نەبێت، چونکە لە سەدا هەفتای گەلی عێراق لە ناوچە شارستانەکاندا دەژین. وەک چۆن دەسەڵاتی سەرکردەی هۆزەکان کەمتر بووتەوە لە چاو ئەو کاتەدا کە بەریتانیا وڵاتەکەیان داگیر کرد پێش 80 ساڵ. لەگەڵەوەشدا ئێستاش هۆزەکان ڕۆڵێکی گرنگ دەجێڕن لە ژیانی کۆمەڵایەتی و ڕامیاری وڵاتدا. بەڵکو ئەو عێراقیانەش کە بۆ چەندین نەوە دەچێت لە شارەکاندا نیشتەجێن پێویستیان بە کەمێک لە هەندان هەیە بۆ مشتومڕکردنی بابەتی پێشینە خێڵەکیەکانیان. هێشتا زۆرێکیشیان بە شانازیەوە ناوی هۆزەکانیان بە شێوەی فەرمی دەرکێن بە ناوی کۆتاییانەوە. بەڵام هەروە هۆزەکانیش بەناوبانگن بەوەی ڕێز لە دەسەڵات دەگرن و هەردەمیش ئەوەی زانیوە کە کێ لەسەرەوەیە و کێ لە ژێرەوەیە. ئەگەری ئەوەش زۆرە کە ئەوەی لە بەغداد دەسەڵات دەگرێتە دەست پشتیوانی لێ بکات تا و کاتێ و کەسە دێت کە لەو بەهێزترە. کۆبوونەوەم لە ڕۆژی 24 حوزێران یۆنۆدا لە بارەکەی سەرکردادی دەسەڵاتی کاتی هەوپەیمانان لەگەڵ نزیکەی 12 شێخی سوننە بوو لە شێخەکانی هۆزی شەمەر. دیدارێکی لێبێرنەچوو جێگەی باسە. شەمەر بە یەکێک لە گەورەترین هۆزە عەرەبیەکانی عێراقدا دەنرێت. ئەندامانی شیعە و سوننە لە خۆ دەگرێت، سەرەڕای ئەوەی بە شێوەیەکی گشتی سەرکردایەتیەکەی سوننیە. ئەندامان بە دیزداشە سپی و بۆ نەخۆشەکانیان و هاتبوون بۆ ئەم کۆبوونەوەیە. زۆربیان تەمەنیان لەسەر و 60ەکانەوە بوو، بەڵام لە نێوانیاندا ئەندامی بچووکتریشە بوو لە ڕووی تەمەنەوە. شێخ غازی یاوەر کە ئێمە وەک پاڵەوراوێک بۆ ئەنجومەنی حکوم سەیرمان دەکرد تەمەنی نزیکەی 40 ساڵێک دەبێت. ڕۆشنبیریەکی ئەمریکی هەیە و سەرمایەگوزارێکی سەرکەوتووە لە شانشینی عەرەبی سعودیە. مامی سەرکردەی هەرە دیاری هۆزەکەیە، ڕاستەوخۆ لە دەرەوەی مووسڵ دەژی. وەک ڕێزێکیش بۆ ئەوانەی لەو گەورەترن لە کۆبنەوەکەدا غازی هیچی نەوت. لیدیا خەلیل بە عەرەبی ڕەوانەکەیەوە لە گروپی حکوم هاتە پاڵمانەوە. هاوشێوەی زۆربەی سەرکردە هۆزەکان ئەم جۆرە پیاوانە زۆر دەدوێن. ئەوان زۆر شەیدا ڕۆڵی مێژووی خۆیانن لە عێراقدا. بەدڵخۆشیەوە باز لەو ڕۆژانە دەکەن کە دێیدا بەرەنگاری بەریتانیەکان دەبوونەوە و پشتیوانیان لێ دەکردن. لە کۆتایی کۆبوونەوەکەدا کە 3 کاتژمێری خاند دوای خواردنەوەی زۆرێک لە چاو گۆڕینەوەی پیرۆزبایی سەبارەت بە ڕزگارکردنی عێراق گەورەی شێخەکان دەستی بەقسە کردووتی حاکم زاراوە عەرەبیەکەی بەکارهێنا کەواتە بەو شێوەی هۆزەکان بۆ من دەڕوانن. دەمەوێت دڵنیا بکەمەوە لە پشتیوانی هەمیشەی هۆزی شەمەر بۆ تۆ ئەو حکوومەتانەش کە ڕزگاریان کردین. دەنگی ڕەزامەندی لەلایەن شاخەکانی تریشەوە دووپاتبەوە. لەسەر هەمان بابەت بەردەوام بوو. پشتیوانیمان جێگیرە و لەق نابێت. دەستی بۆ سنگی بردووتی ئەمە هەستە لە عەقڵەوە سەرچاوە دەگرێت. بەڵام ئەوەی گرنگتر ئەوەیە کە لە دڵی خۆی و هاوڵەکانی دانووسراوە. هەمووان سەریان ڕاوەشاند. ئێمە بە درێژایی دەیەکانی ڕابردوو هەمیشە پشتیوانیمان نیشانداوە. دڵسۆزیش دەبین بۆ ئەم نەریتە خێڵایەتیە. بڕێکی زیاتر لە دەنگی ڕەزامەندی بیسترا. دوجار وتی ئەگەر ڕۆژێک بڕیارمەندا کە خیانەتان لێ بکەین بەڵێنت پێدەدەم پێشمانگێک ئاگادار بکەمەوە. بەم دڵنیاکردنەوەیە کە لەسەر دڵم نووسراوە لە ڕۆژی دواتردا گەڕامەوە بۆ باکوور بۆ ئەوی چاوم بەسەر کردە کوردەکان بکەوێت. باکووری عێراق نیشتیمانی کۆنی کوردەکان تەواو جیاوازە لە باشوور، ناوچەیەکی شاخاوی پاوان و مێرگە، گردەکانی کەم و بەرز و دۆڵەکانی پەڕاگەندە و چەپەکن. جۆباری هەڵتۆقیوان تێدایە و لێژایەکانی بە گوڵاڵە ڕازاونەتەوە. گەنم و گوڵە بەڕۆژە و خەرتەلە و چەندین جۆرەی درەختی بەردار لە کێڵگەکاندا دەڕوێن. کەش و هەوا لە باشوور زۆر ساردترە، بەفری کۆتایی بەهار توایەوە و مێرگە بەرزەکانیش بەپیت و فەڕبوون. ئای لە دوای گەرمای نێوان دوو دۆڵەکەم دیمەنە چەند چێژ بەخش و خۆشە. کوردەکان بە مێژوو و کلتوریانەوە شانازی دەکەن. زۆربیان بە زمانێکی دانسقە و دەگمەنی هۆنراوە ئامێز دەدوێن، سۆرانی کە زیاتر لە فارسی و نزیکە تا عەرەبی. ئەوان پارێزگاریان لە مۆسیقا و سەما کولتوریەکانیان کردووە. هەروە کوردەکان خواردنەکانیان خۆش دەوێت کە باشترین خواردنە لە عێراقدا، تێکەڵەیەکە لە چێشخانەی عەرەبی و تورکی و فارسی. لە چاو زۆربەی عێراقیەکاندا زۆرێکیان کەمتر پابندن بە ئیسلامەوە. زۆربەی کات خۆیان شەرابەکانیان دروست دەکەن. کوردەکان میلەتێکی شاخاوین، سەرسەخت و سەربەخۆن. زۆربەی سەدەکان لە فەرمانڕاوەکانی بەغداد یاخی بوون، ئیدی بەریتانیەکان بۆ بەندیان عێراقیەکان.
هەردوو سەرکردەکەش جەلال تاالبانی و ناوچەکەی باکووری خۆراوە و مەسعود بارزانی لە خۆراوە لە حاڵەتی جەنگدا بوون لەگەڵ سەدام و بۆ ماوەی چەندین دەیەکیش لە نێوان خۆیاندا جەنگاون. ئامانجمەوە بوو ئەو دوانە ڕازی بکەم بێنە ناو ئەنجومەنی حکومەوە. لە وتوێژەکانی پێشووماندا لە بەغداد کوردەکان دوودڵیان نواند لەوەی جارێکی تر ملکەتی حکومی بەغداد ببنەوە. پێش ساڵی 1991 بە چەند ساڵە کوردەکان سوور بوون لەسەرەوەی عێراقی ئازاد بنیادێکی فیدراڵی هەبێت ڕێز لەگەڵی کوردی تەنها و وەلاخرا بگرێت. ئەو سەربەخۆیەش کە لە دوای جەنگی کەنداوە بەدەستیان هێنابوو خۆی لە ناوچەکانی کوردستانی سەربەخۆدا دەبینێتەوە کە بۆ ماوەی چەندین ساڵ لەلایەن هێزی ئاسمانی هاوپەیمانانە و لە سوپای سەدام پارێزراوە. ئاماژەیەکە بۆ ئەو خواست و حەزەی کە بۆ دەوڵەتێکی سەربەخۆ هەیەنە. لە سەردانەکەی پێشوومەوە ئەوم دەزانی کە هەردوو سەرکردە کوردەکە خۆشحاڵ بوون بە ئازادبوونی عێراق و هەڵوەشانەوەی حیزبی بەعس و هێز ئەمنیەکان. بەڵام هیچ کامێکیان نەیان دەوێت لە ئەنجومەنی حکومدا بن، بەڵکو لای تاالبانی بیرۆکەیەکی پەلە هەبوو بۆ چوون بۆ ئاسیا و ئەوروپا لە هەمان ئەو کاتەدا کە ئێمە سەرقاڵی پێکۆکۆکردنەوەی ئەنجومەنی حکوم بووین. لە بارەگاگەی لە سلێمانی پێم ڕاگەیاند ئێمە سوورین لەسەر پشتیوانیکردن لە بنیادنانی عێراقێکی فدراڵی. تاالبانی خۆشحاڵ بوو چونکە هاوپەیمانان ئێستا ڕەزامەند لەسەر ئەو ئامانجە کوردێک کۆنە، بەڵام هێشتا دڵ بوو لەوەی بەشداری بکات لە ئەنجومەنەکەدا. بە پێداگری وتم ئەنجومەنی حکوم دەسەڵاتێکی سیاسی ڕاستەقینەی دەبێت. پاش چەند کاتژمێرێک لە مشتومڕ و دواتریش لەسەر خوانێکی ئێواری بەخشندەی کوردیانە تاالبانی ڕازی بوو لەسەرەوەی سەردانەکەی بۆ ئاسیا دوا بخات، سەرەڕای ئەوەی هێشتا سوور بوو لەسەرەوەی سەردانی ئەوروپا بکات. دوجاریش کاتێک کە پەرداخێک لە شەربەتی مێوژی بەتامان دەخوارد تاالبانی وتی جەنابی باڵبەز من لەسەر داوای شخصی تۆ ڕازیم لە ئەنجومەنی حکومدا کار بکەم. یەکێکیان ڕازی بوو ئەوی تریان ماوە. لە ڕۆژی دواتردا لەگەڵ بارزانی قسەم کرد. ئەو لە تاالبانی کەمتر نەرموشلگیر بوو، نزیکتر بوو لە سەرکردەیەکی کوردی خەڵکی تەقلیدیەوە. بارزانی بەج لە کوردە تەقلیدیەکانی و بە شێوەیەک کە وشە دەستەوەسان دەبێت لە وەسفکردنی شەیدا بوو بۆ ژیان. لە ماڵە جوانەکەیدا لە بەرزترین چاکانی سەلاحەدین کە پیاوەکانی و درەختی سێوەکان دەورەیان لێدا بوو. ناتوانم سەرجەنشتی بکەم، بە تایبەتیش کاتێک کە پلەی گەرما لە بەغداد دەگاتە 49 پلە لە سەلاحەدین لای بارزانی گەرماسی 2 پلەیە. بارزانی پێڕاگەاندەم من حەزم لە بەغداد نییە، نامەوێت لەوێ بژیم هەتا گەشتیش بکەم بۆی، بەڵام ئەگەر هەر پێداگری بکەیت ئەوە بە ناچاری ڕازی دەبم لە ئەنجومەنەکەدا کار بکەم. من سوورم، کەواتە منیش ڕازیم. ئێستا هەنگاوەکانم خێراتر کرد. من و جۆن ساوەرز لە ڕۆژێکدا 2 جار کۆ دەبینەوە لەگەڵ ئەنجومەنی حکومی فراوانکراودا. پێشتر ئامانجی دامەزراندنی ئەنجومەنی حکومان ڕاگەیاندەبوو بە هاتنی 15 تەمموز یۆلیۆ و ئێستا چەندین پاڵەوراو هەیە. پێویستە کار لەسەر پۆختەکردن و جێکردنەوەیان بکەین، بێ فەرامۆشکردنی ئەوەی کە دەبێت ئەنجومەنەکە نوێنەرایەتی بێت و لەگەڵەوەشدا بچووک و چالاک بێت. وامەندانە ئەوە دەبێتە هۆی دروستکردنی ئەنجومەنێک کە ژمارەی ئەندامەکانی لە نێوان 25 بۆ 30 ژن و پیاودا بێت. بە تێڕوانین لە سروشتی هەڵوەشاوی کۆمەڵگەی عێراقی دەرکەوت کە ئەوە کارێکی زۆر ئاڵۆزە. گروپەکەشمان بە گەیشتنی عەرفان سەدیق بەهێزتر بوو کە بەرپرسێکە لە وەزارەتی دەرەوەی بەریتانیا و دەرچووی ئۆکسفۆردە و بە عەرەبێکی ڕەوان قسە دەکات. یەکەم جار وای دادەنین شیعە زۆرینەی ئەنجومەنەکە پێک بێنن لەو سۆنگەیەوە کەوا دادەنرێت ئەوان لە 60% دانیشتوانی عێراق پێک دێنن. پاشان ئێمە دەمانەوێت گرنگی بوونی نوێنەرایەتێکی باشی ژن هەبێت، بێدەسەڵاتانی ژێر حکمی سەدام وەک چۆن لە زۆربەی وڵاتانی عەرەبیشدا هەروان. هەروە ئێمە پێویستمان بە دۆزینەوەی نوێنەرایەتێکی چالاکی ئەندامە سونە نیشتمان پەروەرەکانە. دۆزینەوەی ئەمانە ژوای لێکردین ڕوبەڕووی گرفتێکی پەیکەری هاوپەیوەست بە سیاسەتی عێراقی دوای ڕزگاربوون و ببینەوە، دەست نەکەوتنی سەرکردە سونیەکان کە متمانیان پێ بکرێت. چونکە زۆربەی سونە هەڵواسراوە سیاسیەکان ئەندا بوون لە دەستگا ئەمنیەکانی سەدام یان حیزبی بەعزدا یان وەک خیانەتکار کوژرابوون. کوردەکانیش داوای ڕێژەی لە 20 دەکرد کاوە ڕێژەی ژمارەی کوردەکانە لە عێراقدا. هەروە مەسیحی و تورکمان و کەمینەی تریشە بوون دەبێت بە ڕێگەیەک لە ڕێگاکان بەشداریان پێ بکەین، وەک ئەوەی کارەکەش وەک پێویست زەحمەت و ئاڵۆز نەبێت، هیواداریش بووین بتوانین هەژدە پارێزگاکەی عێراقیش نوێنەرایەتیان تیادا هەبێت. نەشمان دەویست ئیسلامیەکان هەژمون بکەن بەسەر زۆرینە ئەلمانیەکانی وڵاتدا.
پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی حکومم لە نامەیەکدا بۆ سەرۆکبۆش بەم شێوەی وەسف کردبوو گەمەیەکی سیر و ئاڵۆز و سێڕاهەندانەیە. لەو کاتەدا کە فەرمانبەرەکان کۆششیان دەکرد لە دۆزینەوەی هەڵبژاردنە ئاڵۆزەکاندا هەوڵم دەدا سەرکردەکانی گروپی حەوت قایل بکەم بەشداری لە ئەنجومەنەکەدا بکەن. کۆبنەوەیەکی تری درێژم لەگەڵ ئەلحەکیمدا ساز کرد کە یەکێکە لە سەرکردەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق، ئەویش لە 1 تەمموز یۆنۆدا بوو. ئاماژەی بۆ کرد ئەگەر پێشوەخت لیستی تێکڕای ئەندامەکانی ئەنجومەنی حکم بێنێت هاوکاری دەکات بۆ ئەوەی دڵنیابێت لەوەی کە نوێنەرایەتیە. درکم بەوە کرد دەیەوێت ژماری شیعەکان بزانێت بۆ ئەوەی دڵنیابێت کەوان زۆری نەدەبن. دڵنیام کردەوە کە دەرەنجامی کۆتایی هاوسەنگی کۆمەلگای عێراقی پەرش دەکاتەوە کە دانانە بە زۆرینەی شیعەدا. وتیشم داوا لە هیوم دەکەم لیستی پاڵەوراوەکانی ئەنجومەنی حکمی نیشان بدات بە مەرجێک بە کەس نەڵێت کە ئێمە ئەوەمان کردووە. کاتێک چەلەبی هات بۆ کۆبوونەوەیەکی تر لە 3 تەمموز یۆلۆدا زیاتر ڕووخۆش و نەرمونیان بوو. دوای ئەوەی بیستبووی کە من هەردوو سەرکردە کوردیەکەم قایل کردووە بەوەی بێنە ناو ئەنجومەنەکەوە. وتیشی سەرسام بووە بەوە چونکە ئەوان پێش هەفتەیەک لە بەردەم ئەودا جەختیان کردوێتەوە کە بە هیچ شێوەیەک نیانە ناو ئەو ئەنجومەنەوە. دەرکی بۆ کرد کە پێویستە لەسەری یان لە ناو گەمەکەدا بمێنێتەوە یان خۆی بخاتە بەر مەدرسی پەراویست خستنەوە. چەلەبی پێڕاگەیاندم لەم دوایەدا چاوی بە ئایەتوڵڵا عەلی حسێن سیستانی کەوتووە، ئەو پیاوە شیعە ئێرانەی کەوا گەورەترین ڕێزی لێدەگیرە لە عێراقدا. لای پیاوانی ئاینی شیعە زنجیرەیەکی هەڕەمی هەیە کە لە ڕێگەی خوێندنی ئاینیەوە پێی دەگەن. لە ڕێگەی ئەم پلەبەندیەی پلەی ئاینیەوە مەرجەعەکانیان دەسەڵاتیان هەیە بەسەر شوێن کەوتەکانیاندا. بەڵام سوننەکان ئەم پلەبەندی و زنجیرە ڕوونەیان نییە بۆ دەسەڵات لە نێوان پیاوانی ئاینیدا، بەوەش مەرجەعیەتێکی هاوشێوەی شیعەکانیان نییە. سیستانی بەوە بەناوبانگە کە پیاوچاکێکە و ژیانێکی لە خۆگەورەی دەژی و بە پێشەنگیکردنی باش پێشەواتی کەلەکەی دەکات. ئەو بە چەلەبی ڕاگەیاندەبوو چۆنەتی کۆکردنەوەی ئەنجومەنەکەی بەلاوە گرنگ نییە، بەڵام پێداگر بۆ لەسەر ئەوەی عێراقیەکان خۆیان دەستور بنووسنەوە نەک هاوپەیمانان. چەلەبی پێڕاگەیاندم کە سیستانی ئەوەی خوێندۆتەوە کە ژەنەڕاڵ مارک ئارسەر دەستوری ژاپۆنی نووسیوەتەوە و ئایەتوڵڵای عوزماش دەترسێت هاوپەیمانان هەماشت بکەن. پێش چەند ڕۆژێک ئایەتوڵڵا فتوایەکی دەرکرد کە تایدا پێداگرە لەسەرەوەی پێویستە عێراقیەکان خۆیان دەستور بنووسنەوە، کۆنگرەی دەستوری هەڵبژێردرێت نەک لەلایەن هاوپەیمانان و دیاری بکرێت. بە چەلەبیم ڕاگەیاند کە هاوپەیمانان نیازیان نییە دەستور بنووسنەوە و من سوورم لەسەرەوەی سیستانی لەوە تێبگات. چەلەبی وتی دیمیلۆ بە سیستانی ڕاگەیاندووە لە ڕووکەشدا ئەو هۆکارێک نابینێتەوە بۆ ئەنجامنەدانی هەڵبژاردن بەم زۆنە لە عێراق. ئەو کاتەی کە ئەو نوێنەری نەتەوەیە گرتووەکان بوو لە تەیموری خۆرهەڵات دوای گەیشتنی بۆ ئەوێ ڕێکخراوەکەی هەڵبژاردننی ئەنجامدا. وەڵامم دایەوە ئەو بەراوردە کە دیمیلۆ کردوەتی گونجاو نییە بۆ ئێرە. تەیموری خۆرهەڵات دایرگەیەکی پێشووی پرتوگالە لە کۆمەڵە دوورگەکانی ئەندۆنیزیا. عێراق 25 ملیۆن کەسە بە بەراورد لەگەڵ ملیۆنێک لە تەیموری خۆرهەڵات، ئەمە جگە لەوەی لێرە بنیادێکی کۆمەڵایەتی زۆر ئاڵۆزتر هەیە. بۆی لە سای ئەم ڕۆژەی ئێستادا ناکرێت هەڵبژاردن لە عێراقدا بکرێت. دوای ڕۆشتنی چەلەبی پەیوەندیم کرد بە دیمیلۆ و پێم ڕاگەاند کە کۆبوونەوەکەی لەگەڵ سیستانیدا بە شێوەیەکی گشتی بەسوود بووە. بەڵام وات لە ئایەتوڵڵا سیستانی کردووە خراپ لە ڕادەی ئاڵۆزی ئەنجامدانی خێرایی هەڵبژاردنەکان لە عێراق تێبگات. پێیوتم هەوڵەدەم ئەوە لەگەڵ سیستانیدا چاپ بکەمەوە، بەڵام وەک زانیمان زیانەکە کەوتبوو. لەو کاتەدا کە ئێمە کارمان دەکرد بۆ فراوانکردنی ئەنجومەنی حکم لە هەفتەی یەکەم لە تەمموز یۆلیۆدا بەریتانیەکان بیرۆکەیەکیان هێنا سەبارەت بەوەی یەکێک لە ئەندامانی حیزبی شیوعی عێراق بخرێتە ناو ئەنجومەنەکەوە. لە ماوەی 50-60کاندا ئەم حیزبە ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیران و هونەرمەندە عێراقیەکانی بەلای خۆدا ڕاکێشا بوو، تا ئێستاش لەو بازنانەدا لایەنگری هەیە. سەددام ڕێگەی بەم حیزبەدا بوو بە شێوەیەکی لاواز بمێنێتەوە، چونکە پێی وابوو بێ باوەڕێیە ڕاگەیەندراوەکەی ڕەنگە لە ڕوبەڕبوونەوەی ئیسلامگەراییدا بەسوود بێت. ساوەرز لێ پرسییم ئایا ناڕەزایەکی مەبدەئیم هەیە سەبارەت بە بیرۆکەکە؟ وتم نەخێر، بەمەرجێک کەسێک بدۆزینەوە سەبارەت بە چۆنەتی کارگێڕی ئابووری وازی لە بیرۆکە کۆمونیستی هەڵاکانی هێنابێت. بەو شێوەیە لە 8 تەمموز یۆلۆدا من لە نووسینگەی ساوەرز بووم بۆ وتووێژکردن و ڕاگۆڕینەوە لەگەڵ عەزیز محەممەد ئەمین، ئەمینداری گشتی خانەنشینی حیزبی شیوعی عێراق، کوردێکی تەمەن 79 ساڵان بوو. شوێنەواری ساڵانی پێوە دیار بوو هەستی پێدەکرا. دوای باسکردنی پلانەکەمان
سەبارەت بە ئەنجومەنەکە لەبارەی ئەوەی دەیزانێت لە کەوتنی شیوعیەتی سۆڤیەتی پرسیارم لە کرد. عەزیز خۆی لە وەڵامەکە بوارد و ئەوەی باس کرد کە بریجنێڤ ئەو نامانەی پێی دەگات هەرگیز نایخوێنێتەوە و ئەو نامانەش کە دانێرێت هەرگیز خۆی نانووسێت. تێبینەکانی بۆچوونێکی تایبەتیان لام دروست کرد کە ئەم پێی وایە بریجنێڤ هێشتا جڵەوی کاروبارەکانی مۆسکۆی بەدەستەوەیە. ئازایەتی ئەوەشم نەبوو کە بێ بڵێم لەم دواییەدا لیۆندیش لە ڕەوشێکی باشدا نەبوو. بەو شێوەیە عەزیزمان لە لیستەکەدا سڕیەوە. بۆ خۆشبەختی من و ساوەرز چاوپێکەوتێکمان لەگەڵ جێگرەکەی عەزیز لە سەرکردایەتیکردنی حیزبدا ساز کرد. حەمید مەجید موسا پیاوێکی باڵامامنەوەندی چالاک بوو، تەمەنی لە ناوەڕاستی چلەکاندا بوو، بەڕوونی دەرکی باندانی کارتی تایبەت دەکرد لە عێراق. موسا کە شیعە بوو سەلماندی ئەو یەکێکە لە ئەندامە هەرە کاریگەر و خاوەن جەماوەریەکان. ئێستا گەیشتینە قۆناغی کۆتایی، بەڵام هێشتا پێویستە دواپەنجەمان لەسەر نوێنەرایەتی شیعە لە ئەنجومەنی حکومدا دابنین. لە دەی تەمموز یۆلۆدا کۆبوونەوەیەکی ترم لەگەڵ عەبدولعەزیز حەکیمدا ساز کرد کە هێشتا ئەو توندوتیر بوو. ویستی عادل عەبدولمەهدی جێگیری وەک نوێنەری ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق لە ئەنجومەنی حکومدا دابنێت. پێیوتم پێویستە لەسرم خۆم بۆ خزمەتی گەلەکەم یەکلایی بکەمەوە. لەم بارەیەوە حەکیم شوێن ئەو تەقلیدەی ئیسلامی شیعی دەکەوت لە ناوچەکەدا بە لەخۆگرتنەوە و پژەڵکردن لە کاری دنیایی. تەقویەکردن زۆرێک لە سەرکردە ئاینە شیعەکان وزەی خۆیان شەڕ کردوتەوە لە ڕۆچوون لە زانستە ئاینەکان و لایەنە ڕۆحانیەکان و خزمەتکردنی گەلەکان، هەتا دەرکەوتنی شۆڕژگەر ئاینەکانی وەک ئایەتوڵڵا خۆمێنی لەسەر شانۆ لە هەفتاکاندا. بە دوورکەوتنەوەشیان لە شانۆی عەلمانی هەندێک جار نەک بە هەمیشەیی دەیانتوانی خۆیان لە سێدارەدانەکانی سەدام بپارێزن. وتم ئەنجومەنی حکوم باشترین شوێنە بۆ خزمەتکردنی کەل، تیایدا دەسەڵات و بەرپرسیارەتی هەیە. بە شێوەیەکی تێپەڕیش ئەوم باس کرد کە نوێنەرایەتی شیعە لە ئەنجومەنەکەدا گرنگ دەبێت لەگەڵ ئەنجومەنی باڵای شۆڕژی ئیسلامی لە عێراق یان بەبێ ئەوەش پەیامێکە ڕوونە کە بڕیاری ئەو هەرچیەک بێت ئێمە بەردەوام دەبین بۆ هەنگاونان بەرەو پێشەوە. ئایا ناتوانیت مامەڵەیەکی هەڵابێردانە لەگەڵ ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامی لە عێراق بکەیت بەوەی ئێمە نوێنەرێکمان بەشداری بکەین؟ نەخێر، هەموو حیزبەکانی تر ڕازی بوون کە کەسی یەکەمی پارتەکەیان نوێنەرایەتیان بکات. ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامیش لە عێراق نوێنەرایەتی ناکات ئەگەر تۆ لە ئەنجومەنی حکومتان نەبیت. بە شێوەیەکی جددی لە مەسەلەکە ئەڕوانم ئەگەر هەندێک گرنگتیم پێ بدەیت. چ گرنگتیەک؟ مەهدی کە تا و کاتە بێدەنگ بووتی ئەوان دەیانەوێت لە مامەڵەدا فەسڵیان زیاتر بێت. ئەو بە هیچ شێوەیەک نابێت. من بەرپرسیارەتیم هەیە لە بەرامبەر هەموو عێراقیەکاندا بەوەی ئەنجومەنەکە وەک هەموویەک کار بکات. و من لەبەردەم سید حەکیم یان هەر ئەندامێکی تر لە ئەنجومەنی حکوم لە هەر کاتێکدا بێت و 24 کاتژمێر لە ڕۆژێکدا ئامادە دەبم. بەڵام جەوهەری دیموکراسیەت بریتیە لە دادپەروەری و مامەڵەی بەرابەرایی ڕێک وەک یەک. تۆ هەوڵەکانت لە ئەنجومەنەکەدا دەتوانن بەجددی کار بکەن بۆ ئەوەی ناکۆکیەکانی نێوانتان چارەسەر بکەن. حاکم بڕیاریدا بە لیستی ئەندامانی پێشنیارکراوی ئەنجومەنەکەدا بچێتەوە و پاش ئەوە بڕیار دەدات. دواتر هیوم بە نهێنی لیستەکە نیشاندا بوو، وەک ئەوەی پێشبینی کرابوو حەکیم ناڕەزایی دەربڕی لەسەر ناوی کەسێک لە نێارەکانی. ئێمەش لە دوا ساتەکاندا ئەو ناوەمان زیاد کردبوو وەک ئاماژەیەکی چاواشانە و سەنجڕاکێشانی. کاتێکیش هەواڵم بۆ نارد کە ئەو ناوە دەسەرمەوە ئەگەر حەکیم ڕازی بێت خۆی بەشداری لە ئەنجومەنی حکومدا بکات. گەیشتینە ڕێکەوتن. گروپی سیاسی بەردەوام بوو لەسەر کارەکەی سەبارەت بە ناوەکان و پێکاتەی ئەنجومەنەکە هەتا شەوێکی درەنگی 9 تەمموز یۆلیۆ. دوو گرفتی تری دەستنیشان کرد. هەتا ئێستا تەنها 3 ئەفرەتمان هەیە لە لیستی ناکۆتایی ئەنجومەنەکەدا، بەڵام ئێمە هیوادار بووین بەلایانی کەمەوە 4 کەسمان هەبێت. بۆ ماوەی 2 هەفتە جەختم لە کوردەکان کردەوە بۆ ئەوەی هەندێک پاڵەوراوی ژنم بۆ بێنن، بەو احتیبارەی کە ژنان هەڵسوڕاوی سیاسی نەبوون لە کوردستان لە دەی ڕابردوودا. لە دەی تەمموز یۆلۆدا هەردوو پارتەکە پێیان ڕاگەیاندی نەیانتوانێت بگەنە ڕێکەوتنێک لە نێوان خۆیاندا بۆ ئەوەی هەر ئەندامێکی تر ژن پێشنیار بکەن بۆ ئەنجومەنەکە. 24 کاتژمێری تر مۆڵەتمان پێدان. بە درێژایی 1 ڕۆژی تەواو گفتوگۆ و مشتومڕیان کرد، بەڵام نەگەیشتنە هیچ ئەنجامێک. گرفتەکەی تر بەشداری پێکردن یەکێک بوو لەو ئیمامە شیعانەی کە زۆرترین ڕێزی هەیە لە عێراقدا، ئەویش سید محەممەد بەحرەلعولومە، پیاوێکی یانی گەورەی شیعەیە. لە کاتی ڕاپەڕینی ساڵی 1991
لە دیکتاتۆریەت هەڵاتوە زۆربەی ساڵانی دواتر لە لەندەن ژیاوە بەڵام ناتوانێت بە ئینگلیزی قسە بکات. من چەند جارێک چاوم پێکەوتووە لە ڕێگەی چەندین میانکارەوە پەیوەندیمان پێوە کردووە و لەو بارەوە قسەمان لەگەڵ کردووە بەڵام پێداگر بوو لەسەرەوەی بەشداری نەکات لە ئەنجومەنی حکومدا. ئێمە پێویستمان بە شیعەیەکی تر بوو بۆ ئەوی زۆرینیان پێ بدەین لە ئەنجومەنەکەدا کە 25 ئەندام لە خۆ دەگرێت. دەشمانزانی کە بەحرەلعولوم قورسایەکی گرنگ بۆ ئەنجومەنی حکوم زیاد دەکات. ئێستا لە شەوی هاوینداین 11 تەمموز یۆلیۆ سوور بووین لەسەرەوەی ڕۆژی یەکشەممە لە 13 تەمموز یۆلیۆدا ئەنجومەنەکە ڕابکەینین. من و ساوەرز گەیشتینەوەی پێویستە لە سەرمان هەوڵێکی تر بدەین بۆ ئەوەی بەحرەلعولوم ڕازی بکەین بەشداری بکات. بۆیە سەر لە بەیانی ڕۆژی شەممە چوین بۆ ماڵە ساناو ساکارەکەی لە بەغداد. بەحرەلعولوم کەسێکی باڵاکورتی بەخۆ بوو، ڕیشێکی سپی درێژ و دوو ڕوومەتی خڕ و چاولکەیەکی ئەستوری بازنەی لە چاودا بوو. لە کاتی کۆبنەوەدا ئیمان بە شێوەیەکی دیار خۆشحاڵ و دەرونگوشادی نیشاندا. بە درێژایی 3 کاتژمێر من و جۆن مشتومڕی هەموو ئەوانەما کرد کەوتو بۆمان. ئەو کەسێکی خێرا و مشتومڕکەر و داواکار و زەینکراوە بوو. ئەو بە هەموو ئەمانە هەڵدەستا و چاوەکانیشی لە ترۆکاندا بوون. کاهینێکی یەسوعی بەبیر دەهێنامەوە کە لە ناو جلەی کورتە باڵایەکی جادووی دابێت. بەحرەلعولوم 3 هۆکاری پێشکەش کرد کاویان دوودڵ کردووە لەوەی بەشداری لە ئەنجومەنەکەدا بکات. دوایەوە پەنجەی شایەتیدانی ڕاستی بەرز کردەوەتی یەکەمەوە لە کاتێکی زۆر درەنگی پرۆسەکەدا هاتوون بەلای من و ژمارەی کەسی پێشنیارکراو هەن بۆ ئەنجومەنەکە من نایاناسم. پاشان پەنجە گەورەی ڕاستی بەرز کردەوە. دووەم فتواکەی ئایەتوڵا سیستانی ڕوونی کردوتەوە پێویستە دەستەیەکی هەڵبژێردرا و دەستور بنووسرێتەوە. دوجاریش 3 ناوچەی شیعەنشین هەیە لە باشوور نوێنەرایەتیان نییە لە ئەنجومەنەکەدا. داوای لێبوردنێکی زۆرمان کرد لەوەی بە شێوەیەکی کەسی و لە کاتێکی جوودا نەهاتوین بۆ لای ئەو و هیچ شتێک لەوەی پێشنیار دەکەین لەگەڵ فتوەکەدا دژ ناوەستێتەوە. ئێمە هیوادارین یەکەم هەنگاوەکان کە ئەنجومەنەکە پێی هەڵدەستێت دامەزراندنی لیژنەیەکی ئامادەکاری بێت بۆ ڕابەشوێکردن سەبارەت بە چۆنەتی نووسینەوەی دەستور. ڕۆنیشمان کردەوە ئێمە بۆ ماوەی 2 مانگ کارمان کردەوە بۆ هەڵبژاردننی بچووکترین ئەنجومەنێک کە ئاوکات سیفەتێکی نوێنەرایەتیشیە بێت. وتیشمان کە لە 25 ئەندام 10 ئەندامیان سەر بە باشوورن. لەگەڵ خواردنەوەی چەندین کوپچادا گفتوگۆکەمان بەردەوام بوو. بە پێشکەشکردنی دۆندرمە بە تامی فستاق دەروەکە کرایەوە. لە قۆناقێکدا ساوەرز تێبینی کرد ئەگەر ئیمان بڵێتنا ئەوە تاکە کەسێک دەبێت کە لە هەموو عێراقدا ڕەتمان دەکاتەوە. ئەوەش رەخنەیەکی توندی خستەوە. ڕەتتان ناکەمەوە، من حەز دەکەم هاوکاریتان بکەم، بەڵام من ناتوانم بە شێوەیەکی شەخسی لە ئەنجومەنەکەدا بەشداری بکەم. دەیویست کوڕەکەی بە نوێنەرایەتی خۆی دابنێت. وتمان نەخێر، لەم قۆناغەدا ناتوانین هیچ هەڵاوێردەیەک لە ڕاستاکەدا بکەین، تەنها سەرکردەکان. پێم وت تەنها کارکردن بەس نییە. ئەگەر تۆ دەتەوێت خزمەتی گەلەکەت بکەیت پێویستە بەشداری لە ئەنجومەنەکەدا بکەیت کە تیایدا بڕیارە گرنگەکان وەردەگیرێت. ئەو دەسەڵاتە گەورانەمان گەڵاڵە کردووە کە پێشنیاری دەکەین بیدەینە ئەنجومەنی حکوم. ڕوونیشمان کردەوە کە تەنها لیژنەی ئامادەکاری میکانیزمی نووسینەوەی دەستور پێشنیاز دەکات، نەک خۆی دەستورەکە بنووسێتەوە. پێویستە لەسەر ئەنجومەنیش لەباری ئەم میکانیزمەوە بڕیار بدات. لە مەسەلەکە تێنەگەیشت و وای زانی ئەوە ناکۆچیەک دەخاتەوە. کەمێک ڕامە، پاشان جارێکی تر پەنجەکەی بەرز کردەوە و پرسی ئەیچی ئەگەر ئەنجومەنەکە ڕاستپاردەیەکی دا بۆ نووسینەوەی دەستور دژ وەستایەوە لەگەڵ فتواکەی سیستانیدا، ئەو کاتە من لەکوێ داتەم؟ وەڵامم دایەوە باشترین ڕێگایەک بۆ گرنتیکردنی نوێنەرایەتیکردنی فتواکە ئەوەیە کار لە ئەنجومەنەکەدا بکەیت. وایە، بەڵام ئەیچی ئەگەر زۆرینەی ئەنجومەنەکە ڕازی بوو لەسەر میکانیزمێک دژ وەستایەوە لەگەڵ فتواکەدا. هەمووان ڕێز لە ئارامی دەگرن لە کارەکەدا، بەڵام ئەوە خەریک بوو مانایەکی تایبەتی وەردەگرت بە نیسبەت منەوە. ساوەرز ئاماژەی بەوە کرد کە ئەوانی ئێمە قسەمان لەگەڵ کردوون هیچ کەسێکیان حەز بەوە ناکات پێویستی بوون بە لیژنەیەکی دەستوری هەڵبژێردرا و فەرامۆش بکرێت. کاتژمێری دواترمان بە مشتومڕ بەسەر برد سەبارەت بەوەی حەزی دەکرد کوڕەکەی لەبری ئەو کار بکات، بەڵام ئێمە پابەند بووین بە هەڵوێستمانەوە. کەواتە جەنابی باڵوێست، تۆ سووریت لەسەرەوەی من بە شێوەیەکی کەسی بەشداری بکەم لە ئەنجومەنەکەدا، وانییە؟ ئەوەم دووبارە کردەوە کە بۆ دوجار وتم ئەمە خاڵی بە چرخانە لە مێژووی عێراقدا.
پێویستە لەسەر سەرکردە گرنگەکانی ناو کۆمەڵگە بەشداری لە ئەنجومەنەکەدا بکەن بۆ ئەوەی سەرکەوتوو بێت. پێویستیشە شیعە ئەو هەڵە تراژیدیانە دووبارە نەکاتەوە کە لە ساڵی 1920 ئەنجامیاندا. ئەنجومەنی حکوم باشترین شوێنە بۆ کارکردنە سەر ئەو مەسەلانەی کە لای گەلاکەی جێی بایەخن. دوای بیستنی ئەوە بەحرالعلوم گواستیەوە بۆ مەسەلەی کەمی ژمارەی ئەو کەسانەی کە نوێنەرایەتی پارێزگا شیعیەکانی باشوور دەکەن. ئایا ناتوانین 3 کەسی تر زیاد بکەین بۆ نوێنەرایەتیکردنی ئەوانە؟ وتمان کاتیەوە تێپەڕیوە، ئێمە دەمانەوێت ڕۆژی دواتر ئەنجومەنەکە ڕابکەێنین. فێڵبازانە ئەوە شەموت ڕەنگە ئەنجومەنەکە حەزی کردبێت دواتر بە شێوەیەکی گونجاو بیر لە فراوانکردنی خۆی بکاتەوە. لەوانە کۆمەڵێک پارێزگای تریش هەبێت هەست بکات بە شێوەیەکی باش نوێنەرایەتی لەناو ئەنجومەنەکەدا نییە. بە زەردەخەنەیەکە وتی من دەمەوێت بە بەردەوامی ئەو مەسەلەیە باس بکەم. زەردەخەنەکەشی فراوان بوو. لەبەرەوەی ڕازی داکردم بە کردداری بێمە ناو ئەنجومەنەکەوە بیرم لەوە کردەوە کە من لەوانەیە توانی بێتم ڕێگە بۆ چارەسەرکردنی مەسەلەکە خۆش بکەم. بەو شێوەیە لای نیوەڕۆی ڕۆژی شەممە 12 تەمموز یۆلیۆ 25 ئەندامان پەیدا کرد. بەڵام هێشتا هەندێک مەسەلە ماون کە پێویستە چارەسەریان بکەین. تاڵەبانی لە مۆسکۆ بەرەو لەندەن دەچوو بۆ ئەنجامدانی هەندێک گفتوگۆ. پەیوەندیم بە ساوەرزەوە کرد و داوام لێکرد پەیوەندی بە وەزارەتی دەرەوەی بەریتانیەوە بکات بۆی لە ڕۆژی دواتردا چاوپێکەوتنی فەرمی بۆ تاڵەبانی ڕێک نەخرێت بۆی بتوانێت بگەڕێتەوە. لەگەڵەوەشدا تاڵەبانی نەی دەتوانین لە کاتی گونجاودا بگەڕێتەوە تا لە بەیانی ڕۆژی دواتردا لە ئەنجومەنەکەدا ئامادە بێت. بۆیە باتکیندی ناچار بوو پسوڵەی دڵنیایە کەسێکەی خۆی بەکار بهێنێت بۆ کڕینی بلیتێکی گەشتکردنی پلەیەک بۆی هەتا بتوانێت ڕۆژی یەکشەمە بەیانی زوو لە ئەوروپاوە بیهێنێتەوە. هەروەها سێرجیۆ دیمیلۆژ لە دەرەوەی وڵات بوو لە شانشینی عەرەبی سعودیە. من و ساوەرز بە بەردەوامی ئەو پێشکەوتنانەمان پێڕادەگەیاند کە لە بابەتی ئەنجومەنەکەدا بەدی هاتوون. پێشتر سێرجیۆمان ڕازی کردبوو لە کاتی ڕاگەاندنی ئەنجومەنەکەدا بە ڕۆڵی بەڕێوەبردننی ئاهەنگەکە هەستێت. ئەمەش یارمەتی ئەوە دەدات لە بەردەم ڕایگشتی نێودوڵاتیدا و لەو تۆمەتانە کەم دەکاتەوە کە ئەنجومەنەکە دروستکراوی هاوپەیمانانە. دوای کۆبوونەوە لەگەڵ بەحرالعلومدا بە تەلەفۆن پەیوەندیم کرد بە دیمیلۆ کە لە شانشینی عەرەبی سعودیە بوو. خۆشحاڵ بوو بە لیستی کۆتایی ئەندامانی ئەنجومەنەکە وتی بەیانی ڕۆژی یەکشەممە دەگەڕێمەوە بە هیوای ئەوەی لە کاتی گونجاودا بگات بۆ ئەوەی خۆی ئەنجومەنەکە ڕابکەێنێت. پاشان ئەوە هات بە خیاڵمدا کە بە ژمارەیەک لە پاڵەوراوەکان ڕابگەێنم کە لە ڕێزی ئەندامانی ئەنجومەنەکەدانین. یەکەم مەتراندیلی سەرکردەی تایفەی مەسیحیە کلدانیەکان. ڕەوەندی مەسیحی بچووکی مەسیحی لە عێراق بەش بوون وەک هەموو تایفە ئاینیەکانی تری وڵات. کلدان هەبوو کەوا دیار بوو لە ڕووی ژمارەوە لە ئاشوریەکان زیاتر بوون، بەڵام وەک ئاشوریەکان بە باشی ڕێکخراو نەبوون و لە ڕووی سیاسیشەوە کەمتر چالاک بوون. بۆ پارێزگاریکردن لە ئامانجی دەستکەوتنی بچووکترین دەستەیەکی نوێنەرایەتیکردنی ممکن تەنها شوێنی یەک مەسیحیمان هەبوو لە ناو ئەنجومەنەکەدا. نوێنەرێکمان بۆ مەسیحی ئاشوریەکان هەڵبژارد و پێشبینیمان کرد ئەمە ببێت تەمای بێزاری لای کلدانەکان. ئەوەش ڕاست دەرچوو. لەو شەوەدا دڵی مەتران پڕ نەبوو لە خۆشەویستی مەسیحیانە. دوای سکاڵە و ناڕەزایی دەربڕین لە دوورخستنەوەی بە تووڕەیی ڕۆیشت. دوای ئەوەش داواکاری تەخت. شەریف عەلی زۆر بێزار و نیگەران بوو لە دوورخستنەوەی لە ئەنجومەنەکە. سکاڵای کردووتی بەڵکو ئێوە سەبارەت بە ئەنجومەنەکەش ڕاوێشتان پێ نەکردم. ساوەرز بە ئارامی وەڵامی دایەوە لە ماوەی 4 هەفتەی پێشوودا هەوڵمدا لەگەڵت کۆ ببمەوە، بەڵام تۆ لە دەرەوەی وڵات بوویت. هەر وەک چۆن هەوڵەکانت بەڕوونی ئەوەیان باس کرد کە شەریف عەلی گەورەترە لەوەی بەخۆی بەشداری لەم ئەنجومەنەدا بکات. ڕێساکەش ئاماژە بە بەشداریکردنی تەنها سەرکردەکان دەکات. دوجار وتم هاوپەیمانان هیچ هەڵوێستێک وەرناگرێت سەبارەت بە پادشایەتی. ئەوە مەسەلەیە کە عێراقیەکان بڕیاری لەسەر دەدەن. سبەینێ ئەنجومەنەکە دەست بەکار دەبێت. ئێمە هیواخوازین و پێشبینی دەکەین عێراقیە بەرپرسەکان پشتیوانی لێ بکەن. لەو خاڵەدا کۆبوونەوە ساردەکە کۆتایی هات. گروپە سیاسیەکەمان لە کاتێکی درەنگی ئەو شەوەدا جارێکی تر کۆبەوە بۆ پێداچوونەوەی ئەو پلانانەی تایبەتن بە سبەینێ. بە من و ساوەرزیان ڕاگەیاند کە گرۆپی حەوت دوانێوڕۆی ئەو ڕۆژە کۆبوونەتەوە چەند کاتژمێرێک مشتومڕی بێبەرهەمیان کردووە بۆی بگەنە ڕێکەوتنێک کە ڕۆژی دواتر چێوتەبێژی فەرمی ئەنجومەنەکە دەبێت. بە پیاوەکانم ڕاگەیاند کە دوور بکەونەوە لەم جۆرە مەسەلانە. پێم وتن وێنەی بکەن کارەکە چۆن دەبێت کاتێک 25 کەسیان لە ژوورێکدا کۆ دەبنەوە و پێویست دەبێت لەسەریان بڕیار لەبارەی مەسەلە گەلێکی گرنگەوە بدەن.
ڕۆژی یەکشەممە 13 تەمموز یۆلیۆ ڕۆژێکی مێژووی بوو بۆ هەموو عێراقیەکان، بەڵام بەبێ ئاستەنگەکانی ساتی کۆتایی نمونەیی لە وڵاتدا. تاڵەبانی لە لەندەن گەڕایەوە، ماندوو بوو بەڵام چالاک بوو. چەلەبی لای بربەستی بینای ئەنجومەنەکەوە لەگەڵ 4 لە یاریدەدەرەکانی هەوەستا، سەرەڕای ئەوەی ڕێساکە کە بەرپرسە ئەمنیەکان دایان نابوو ڕێگە بە هەر ئەندامێکی ئەنجومەنەکە دەدات تەنها 2 لە یاریدەدەرەکانیان بانگێشت بکەن بۆ ئاهەنگەکە. هیچ ئەندامێکی تری ئەنجومەنی حکومیش هەوڵی نەدا بۆ ڕێساکە بشکێنێت، بەڵام چەلەبی هەڕەشەی ئەوەی دەکرد دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئەگەر ڕێگەی هاتنەژوورەوەی پێنەدرێت. سکۆت کارپێنتەرم نارد بۆ لای دەواازەکە کە لە بەردەمیدا کیسی لەم بەرز کرابەوە، ئەم پەیامەم پێدانارد: ڕێساکە دوانە، ئەگەر ئەوەت پێ باشترا بگەڕێرەوە بۆ ماڵەوە. چەلەبی دوان لە یاریدەدەرەکانی گێڕایەوە. چێشتەنگا و سێرجۆ لە فڕۆکەخانەوە پەیوەندی کرد و وتی دواکەوتووە، بەڵام بەڕێوە بۆ شار. ئەو پلانی کە شانشینی یەکگرتوو نێتەوە یەکگرتووەکان و ئەندامانی ئەنجومەنی حکم لەسەری ڕێکەوتبوون ئەوە بوو کە 25 ئەندامەکەی ئەنجومەنی حکم لە بینایەکدا کۆ ببنەوە دوور نەبێت لە کۆشکەوە. ئەوەش بینایەکە باتکیندی بە زەحمەت سازی کردبوو بۆ ئەوی وای لێبێت بڕێکی گەورە ڕێکوپێکی و جوانی پێوە دیار بێت. هەروەها پلانەکە جواب بوو کە گروپەکە خۆیان وەک ئەنجومەنێک بۆ حکومڕانی ڕابگەێنن. ئەوەش بە نیسبەت ئێمەوە بە هەڵبژاردننی ئاوەزبوون بێگڵاوبوون ناسرا. دوایەوە ئەنجومەنی حکم داوا لە نەتەوە یەکگرتووەکان و ویلایەتە یەکگرتووەکان و شانشینی یەکگرتوو دەکەن بۆ کۆبنەوەیەکی تایبەتی تایدا، بە ئێمە ڕادەگەێنن کە ئەوان ئەنجومەنی حکمڕانیان پێکێناوە. لە کاتی نانی نیۆڕۆدا هەمومان دەچین بۆ هۆڵێکی گەورە تایدا لە بەردەم ڕۆژنامەگەری جیهانیدا خۆیان پێشکەش دەکەن. کاتژمێر 12:30 نیۆڕۆ سێرجۆ گەیشتەوە شار و یەکسەر هات بۆ نووسینگەکەم. من و ئەو ساوەرز قسەمان کرد تاو کاتێک کە پاش 45 خولەک بانگێشتمان پێگەیشت کە ئەنجومەنی حکم ئامادەیە بۆ چاوپێکەوتنمان. من و ساوەرز پێکەوە بەڕێکەوتین بۆ سنتەری کۆبوونەوەکان بۆ ئەوی سێرجۆ بتوانێت خۆی بە شێوەیەکی سەربەخۆ بێت. ئەندامانی ئەنجومەنی حکم سەید بەحرەلعولومیان هەڵبژاردبوو دوهەمین کەس کە هاتبووە ناو ئەنجومەنەکەوە بۆ ئەوی بە فەرمی بە ناوی ئەوانەوە قسە بکات. ئەمەش وەک ڕێزگرتنێک لە تەمەنی وێڕای ئەوەی عەدنان پاچەچی لە بەحرەلعولوم بە تەمەنتر بوو، بەڵام پاچەچی سوننەیە. کاتێک ئەندامانی ئەنجومەنی حکم لە دەوری مێزێکی هێلکەیی گەورە کۆبوونەوە کە بە قوماشێکی سەوز داپۆشرا بوو، بەحرەلعولوم تێبینی سروشتی مێژووی ئەم ڕۆژەی کرد. پێی ڕاگەیاندین کە ئەنجومەنەکە 2 بڕیاری وەرگرتووە. یەکەمیان هەموو پشوەکانی حیزبی بەعەس هەڵدەوەشێنێتەوە، لە ناویشیاندا یادی شۆڕشی سەدام لە 7 تەمموز یۆلیۆدا. 9 نیسان ئەپڕێلیشیان ڕۆژی ڕزگاریان کردە پشوێکی فەرمی. بەحرەلعولوم پرسیاری کرد ئایا دەمەوێت قسە بکەم؟ پێشنیارم کرد یەکەم جار شوێنەکە بداتە دیمیلۆ کە بە شێوەیەکی کورد قسەی کرد. دوایەوە بەحرەلعولوم جەختی کرد لەسەرەوەی کە قسە بکەم. لەبەرەوە ڕازی بووم وەک ئەوەی کە ڕۆژێکی مێژووی بوو بۆ عێراق و عێراقیەکان. لە کۆتاییدا وتم ئەنجومەنی حکم بریتیە لە هەنگاوی یەکەم، پێکەوە بە گەشتێک دەڕۆین بەرەو ئامانجە هاوبەشەکەمان بۆ بنیادنانی حکوومەتێکی عێراقی دیموکراتی و نوێنەرایەتی. ئەنجومەنەکە دەسەڵاتێکی ڕاستەقینەی دەبێت و هاوپەیمانانیش ئامادەن بۆ یارمەتیدان بە هەر ڕێگەیەک کە بکرێت و پێکەوە سەر دەکەوین. دوای خواردنی ژەمێکی کورتی نیوەڕۆ هەموومان پێکەوە بە دووری 200 یاردا چوین بۆ ناوەندی کۆنگرەکان. من و دیمیلۆ و ساوەرز لە ڕیزی یەکەمی هۆڵی کۆنگرەکاندا دانیشتین ڕۆبەڕووی شانۆکە. دوای 24 خولەک ئەندامانی ئەنجومەنی حکم سەرکەوتن بۆ سەر شانۆکە و لەسەر کورسیەکانە دانیشتن کە وەک شێوەی نیوەمانگێک ڕیز کرابوون. لە پشتی شانۆ ناخشەیەکی سادەی عێراق هەڵواسرابوو لەگەڵ هەردوو وشەی ئەنجومەنی حکمدا. دوێنێ گروپەکان بۆ ماوەی چەند کاتژمێرێک خەریکی ڕەخستنی ئەم هۆڵە بوون لە کاتێکی درەنگی دوانیۆڕۆی ڕۆژی شەممە. زانیم کە لە دەسەڵاتی کاتی هاوپەیمانان کەسانێکن دەیانەوێت هەندێک ئاڵای ئەمریکی و بەریتانی و عێراقی لەسەر شانۆکە دابنێن. هەموو ئاڵاکانم ڕەت کردەوە جگە لە ئاڵایەکی عێراقی نەبێت بۆ کەمکردنەوەی ڕۆڵی هاوپەیمانان و پاراستنی پاکوبوختی شانۆکە و ڕێزلێگرتنی. گرفتەکەش ئەوەیە نمونەیەک لە ئاڵای عێراقی نییە کە هەمویان لەسەری کۆک بن. دوای جەنگی کەندا و سەدام هەردوو وشەی ئەڵڵاهو ئەکبەری زیاد کرد بۆ ئاڵاکۆنەکە کە لە 3 ڕەنگی سپی و ڕەش و سوور پێک دێت، ئەویش بۆ مەرعیکردن بۆ ئیسلامیەکان. گرفتی ئەنجومەنەکەش ئەوە بوو ئەوان ناڕازی بوون لە بەکارهێنانی ئاڵای سەدام، بەڵام ئەو ئەندامانەی کە زیاتر ئایندار بوون لە ئەنجومەنەکەدا
ڕازی نەبوون ئەو دوو وشەیە لا ببرێت لەسەر ئاڵاکە. لەبەرەوە لە کۆتاییدا هیچ ئاڵایەک دانەنرا، بەڵکو تەنها نەخشەیەکی یەکگرتووی عێراق و بەس. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا بەحرالعلوم بەیاننامەی سیاسی خوێندەوە کە ئەنجومەنی حکوم لەو ڕۆژەدا دەری کردبوو. تێبینیدا ئەنجومەنەکە لە ڕێگەی دەستپێشخەرێکی نیشتیمانی و دامەزراوە. بەیاننامەکە ئەوەی دیاری کرد کە ئامانجەکانی ئەنجومەنەکە بریتیە لە فەرەهەمکردنی ئاسایش بۆ عێراقیەکان، هەڵوەشاندنەوەی ئەو دەرەنجامانەی کە بەهۆی ستەمکاری سیاسی و پەیدا بوون و ڕیشەکێشکردنی ئایدۆلۆژیای بەعەز لە کۆمەلگای عێراقیدا. هەروەها ڕایگەیاند ئەنجومەنەکە بەڵێن دەدات بەیاننامەیەک دابنێت بۆ ڕژێمێکی فرەیی فیدراڵی دیموکراسی و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ. ئیمام ئەوەشی وت کە ئەنجومەنەکە نوێنەرایەتی هەموو ڕەوتەکانی ژیانی عێراقی دەکات و هەوڵی بەشداری پێکردنی هەموو عێراقیەکان دەدات لە پەرەپێدانی ژیانی سیاسی وڵاتدا. هەروە ئەنجومەنەکە دەست دەکات بە نووسینەوەی دەستور کە ڕێگە خۆشکرد دەبێت بۆ هەڵبژاردننی پەرلەمان. سەرەڕای بەرپرسیارەتی تێکڕایی هاوپەیمانان لە عێراق بەبیرم داهات کە هیچ تێبینیەک نەدەم لە ئاهەنگەکەدا. وامزانی قسەکردنی نوێنەری نەتەوەی گرتوەکان یارمەتیدەر دەبێت لە جێگیرکردنی شەرعیەتی ئەنجومەنی حکوم. بۆیە کاتێک کە بەحرالعلوم لێ بۆ لە قسەکردن تەنها دیمیلۆ قسەی کردو بە نوێنەرایەتی نەتەوەی گرتوەکان پێشواسی لە پێکێنانی ئەنجومەنی حکوم کرد. دوای ئەمە پرسیارەکانی دەستگاکانی ڕاگەیاندن دەستیان پێکرد. خۆشیەکە دەستی پێکرد. یەکەم کەس کە وەستا بوو پەیامنەری ڕادیۆی BBC بوو کە بە شێوەیەکی گاڵتەجارانە پرسیاری کرد: ئایا ڕاستە کە ئەنجومەنەکە دەستکردی ئەمریکایە و هیچ دەسەڵاتێکی نییە و بێسوودە لە جەوهەردا؟ تاڵەبانی مایکرۆفۆنەکەی گرت و سەرزەنشتی پەیامنەرەکەی کرد، چونکە نوێنەرایەتی گەورە داگیرکەرە پێشینەکانمان دەکات. ڕادیۆی BBC بە هیچ شێوەیەک ڕاستی لەبارەی عێراق ناگەڕێتەوە. دوای ئەوە تاڵەبانی چوە ناو کوڕۆکی بابەتەکە وتی ئەنجومەنەکە ئەو حکوومەتەیە کە لە هەموو ئەو حکوومەتانەی کە هەبوون زیاتر نوێنەرایەتی توێژەکانی عێراق دەکات. پاشان هاتە سەر باسکردنی هەندێک لە دەسەڵاتەکانی و بە دەستەواژەیەکی نادڵنیایانە پێی وابوو کە پەیامنەرەکە نازانێت لەبارەی چیەوە دەدوێت. پاشان پەیامنەری تەلەڤیزۆنی ئەلجەزیرەی هەمیشە دژی هاوپەیمانان وشەیەکی دەمامکداری لە شێوازی پرسیاردا کرد کە هاوشێوەی پرسیارەکەی پەیامنەری BBC بوو. ئەوەش زنجیرەیەک پەرچەکردداری لەلایەن ئەندامانی ئەنجومەنەکە و لێکەوتەوە. پاچەچەی بە ویقارێکی مەزنەوە ئەو وتەی ڕەت کردەوە کە دەڵێت ئەنجومەنەکە بووکەڵەیەکە و پێی وابوو دەستگاکانی ڕاگەیاندنی عەرەبی دەتوانێت بەکارێکی باش هەستێت ئەگەر بایەخدانی بەو گۆڕانکاریە ڕاستەقینانەی کە لە عێراقدا ڕوودەدان خستە پێشەنگی کارەکانی خۆیەوە. بۆ ئەوەی هیچ کەسێکیش بەسەریدا پاڵا نەکات، نەسیر چادرچی کە پارێزەرێکی گەورەیە و سەر بە خێزانێکی سونی بەناوبانگە و بە درێژەی حکمی تاکراوی و ستەمکاری سەدام لە عێراق ماوەتەوە، بەڕووی ئەلجەزیرەدا هاتەوە وتی بە دەستگاکانی ڕاگەیاندنی عەرەبی دەڵێم واز بێنن لە پێشکەشکردنی ئامۆژگاری بۆ عێراقیەکان بەوەی دژایەتی ئەمریکیەکان بکەن. لەلایەن ئامادەبوان و ژمارەیەک لە ڕۆژنامەنووسی عێراقیەکان چەپڵەی بۆ لێدرا. ئەوەش پاڵی بە بەحرالعلومۆنا کە هەستێتەوە لەسەر کورسیەکەی و هاواری کرد و وتی هەموو ڕووماڵکردن عەرەبیەکان بۆ جەنگ و بۆ ڕزگارکردنی عێراق بە شێوەیەکی لایەنگرانە و دژ بە عێراقیەکان بوو. ئەم دەستگانی ڕاگەیاندن لە سەرەتای جەنگەکە و هەتا ئێستا هەڕەشەمان لێ دەکەن. کاتێک لە شوێنەکەی خۆی دانیشتەوە بە سۆزیەکەی بڕێکی تر لە چەپڵە لێدانی بە دوای خۆی داهێنا. ئەمەش وای کرد جارێکی تر هەستێتەوە سەر پێ. ئێوە ئەو ڕۆژنامەنووسانەی کە سەر بە ئەلجەزیرە و ئەلعەرەبیە و هاوشێوەکانیانن هیچ کات ئەو کردەوە دەرەندانتان ڕووماڵ نەکردووە کە سەدام ئەنجامی دەدان. ئەو 100,000 لە عێراقیەکانی کوشت، بە غاز هێرشی کردە سەر عێراقیەکان. بۆچی گۆڕە بە کۆمەڵەکانتان پیشانی بینەرەکانتان نەدا؟ کاتێکیش بەحرالعلوم دانیشتەوە زیاتر دەنگی چەپڵە لێدان بەرز بووە. بەڵام ئەم جاریان لەلایەن تاڵەبانیەوە هان دەدرێت کە لە تەنیشتیەوە دانیشتووە. بەحرالعلوم جارێکی تر هەڵبەسیەوە، نەدەتوانرا ڕابگیرێت. ڕۆژنامەگەری عەرەبی بەردەوام باس لە گەڕانەوەی سەدام دەکات. ئەو جارێکی تر ناگەڕێتەوە. ئێستا ئەو لە زەبەڵدانی مێژوودایە، هەرگیز ناگەڕێتەوە. چەپڵەی زیاتر لێدرا. دوجار بە سەرکەوتوی و ڕازیبوونەوە لەسەر کورسیەکەی دانیشتەوە. کاروبارەکان بۆ ماوەی 45 خولێک بەو شێوەیە بەڕێوە چوون. ئەندامانی ئەنجومەنی حکوم وەڵامی هەر وەڵامێکی دژ کە زۆربەشیان دژ بوون بە کارامایی و هەڵچوونەوە دەدایەوە. لە کۆتایی کۆبوونەوەکەدا ئافرەتێک لە نێوان ئامادەبواندا هەستایە سەرپێوتی ئەو نوێنەرایەتی ڕێکخراوێکی نەحکومی ون دەکات و بەیاننامەیەکی درێژی پێشکەش کرد لەبارەی ئیمپریالیزمی ئەمریکیەوە و جەنگی پاکتاوکردنی ئەمریکی دژی عێراقیەکان و لەو بارەیەوە.
ئێستا ڕۆڵی یەکێک لە سێژنەکەی ناو ئەنجومەنەکە هات. دکتۆرە ڕەجاو خەزاعی کە پزیشکێکی میهرەبانی مناڵبوون بوو لە شارۆچکەی دیوانیەی شیعی لە باشوور. ئەو پێشتر کەسێکی شەرمن بوو متمانەی بەخۆی نەبوو، بەڵام ئەمڕۆ نا. دکتۆرە ڕەجاو وتی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا یارمەتی لە دایکبوونی هەزاران مناڵی دایکە عێراقیەکانم داوە. ئێستاش بۆ یەکەم جار لە مێژووی نوێی عێراقدا ژنانی عێراق لە ناو کۆمەڵگەکاندا شوێنیان دەبێت و من ئەمڕۆ هەست بە شانازی دەکەم بۆ لە دایکبوونی نەتەوەیەکی عێراقی نوێ. لە ڕاستیدا ئەدایەکی جوان و سەرسامکەر بوو، وەک لە تێبینیەکەمدا کە دواتر بۆ سەرۆک بۆشم ناردبوو. لە ڕاستیدا ڕۆژی یەکشەمە زیاتر بوو لە لەدایکبوونی حکوومەتێکی نوێنەرایەتی بنەڕەتی، بەڵکو پرۆسەکە گزارشگەلێکی بەهێزی لێکەوتەوە لەبارەی شانازیکردنی نیشتیمانی عێراقەوە.